خۆی گەورە سڵی خۆتان لێ ببینەرانی خۆشەویستی پێیان کە هێنەجانی خۆشحاڵ بوون و ڕۆژە ئەمانە بن لا پەیامی ڕۆژەوە کۆمەڵە بگە بابەتمان بۆ ئامادەکردین و پێشکەشەوەی ئازیزی دەکەین هێوادارین بتوان دەوڵەتی ئارام و با ڕێگەکی باشەوە لەگەڵمانە بوون بینەوەی بابەتەکانی ئەم بەڵام بەس خۆشبوونیە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان دەخوازین کە تەندروست باش بن و بەختەوەر و ئاسوودە بن ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردو لەو تۆرانی کا پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە سەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ئەزمموی خانمێکی نیگارکێش و دەستڕەنگین دەکەین کە باز لە ئەزمموی خۆی دەکات و باز لەو کارە جوانانەی دەکات کە کێشاوێتی کە کۆمەڵێک نیگار و کۆمەڵێک وێنەی جوانی کێشاوە پێکەوە لەو تۆرێدا پێکەوە ئێوەش بینەرماموە لەگەڵماندا بن بۆی کە ئەزممون و وێنە جوانەکانی ئەو خانمە ببینن. بابەتی دۆممان تایبەتا بە تەورەیەکی گرن کە باس لە وشاری هاتوچۆ دەکەین وەک دەزانین لە ئێستادا ڕووداوەکانی هاتوچۆ لە کوردستانە وەزان بە یەکەمین هۆکاری مردندا دەنرێ بەداخەوە بۆیە گرنگە بەڕاستی کە گرنگی بدەین بە وشاری هاتوچۆ چونکە تا ڕادەیەکی زۆر ئەمە ئەگەری ڕوودانی ڕووداوەکان کەم دەکاتەوە پێویستە هاوڵاتیان بەڕەچاوکردنی ڕێنماییەکان لەسەر جادەکاندا ئۆتۆمبیل ڕێبخڕن بۆ ئەوەی کە هەم زیانی مادی هەم زیانی گیانی لێ نەکەوێتەوە و دوجار نەبێتە باگراین بۆ هاوڵاتی و بەداخەوە ببینین هەنێکم کورتی هەیە لە ڕێگەوبانەکانە بەڵام بە ئەوەی کە لەسەر ئێمێ وەکو شۆفێر یاخود وەکو ئەوەی کە پۆلیسەکان هەمیشە ڕێنماییمان دەکەن ئێمە ڕەچاوی بکەین بۆ ئەوەی دووربین لە کەمترین زیان و لە کەمترین ڕوودا و کە توشمان دەبێتەوە بۆیە تەوەری دۆممان تایبەت دەبێت بۆ بابەتە بەڵێ وەنیان لەگەڵەوەی کە ئەگەر زیاتر پابند بین بە ڕێنمایەکانی هاتوچۆ کەمترین ڕووداوی هاتوچۆ ڕوودەدات ئاماژەت پێکرد کەم و کورتی و کێشە و گرفتێکی زۆر لە ڕێگاوبانەکان هەرێمی کوردستاندا هەیە و بەردەوام شۆفێران و نیگەرانن لەوەی کە ڕێگاوبانەکان وەکو پێویستنین و زۆری ڕووداوەکانی هاتوچۆ پەیوەندی بە ڕێگاوبانەکانەوە هەیە بەڵام لەگەڵشیدا پابند بە ڕێنمایەکان و بەکارێنانی پاراستن و سەلامەتی کاریگەری دەبێت لەوەی کە کەمترین ڕووداو لەلایەن شۆفێرانەوە ڕوودات. وەڵازان لا چەوەری سەمی بەرنامەکەشماندا باز لە بەهێزکردنی برایەتی لە نێوان موسڵماناندا دەکەین زانین برایەتی چۆن ئەنجام دەدرێت لە نێوان موسڵماناندا. قورآنی پیرۆز و پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه و سلم لەو بارەیەوە چی دەفەرمێت ئەگەر برایەتێکی تۆکمە لە نێوان موسڵماناندا دروست بێت کۆمەلگا بەرەو چی دەڕوات و هەروەها ئەگەر بەرتەوازەی یاخود دوورکەوتنەوە لە یەکتری ڕوو بدات بە هەمان شێوە کۆمەلگا بۆ کوێ دەچێت لەو تەورەیەماندا باز لە برایەتێکی بەهێز دەکەین لە نێوان موسڵماناندا. بەڵێ ئەزیزان بڕگەی پامێرانیشمان هەیە بەبییتانە پامێری دوهۆکمان وەردەگرین و زانیاریەکانی ئێمەم بۆ دەگازێتەوە وەک هەمیشەش سەرەتا دەچین لە لای پێشبینیەکانی هەوە زین پلەکانی گەرما لە شانشەکانی هەرێمی کوردستان چۆنە پێکەوە بینەری دەبین.
دووبارە سڵاوتان لەبێ عزیزان تۆری یەکەماندا لەگەڵ خانمێکی دەستڕەنگینە باس لە دەستڕەنگی ئەو خانمە دەکەین کە وێنە دەکێشێت و نیگارکێشە و کۆمبەڵێک تابلۆی نایابی هەیە و توانیوێتی بەهرەیەکی باش لەم بوارەدا پیشان بدات. ئەمڕۆ لەگەڵ گۆناخان کە گۆنا لوقمانە نیگارکێش ئەمڕۆ لە پایانی ڕۆژ بێکەوە باس لە ئەزمموی ئەو دەکەین وکو خاتونێکی نیگارکێش و چۆن توانیوێتی دەست بم کاری بکە. خاتو گۆنا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون لە پایامی ڕۆژ. زۆر بەخێر بێت. هەمیشە دەڵێن هونەر خولیایە، ڕەنگە هەنێک بەش هەبێ کە تاواکەری ئەو حەز و خولیایە بن، بەڵام زۆربەی کات ئەگەر مرۆڤ لە تەمەنێکی منداڵیەوە بە تایبەتی نیگارکێشی گەر حەزێکی هەبێ بۆی ئەوە هەر لە خۆیەوە دەست پێ ئەکات، ئیتر ڕەنگە ئەگەر ئەو بەشەشی تاو نەکرد بێ هەر زۆر سەرکەوتوو بێ بتوانێت کارایمەی هەبێتیایە. تۆ لە کێکەوە دەست کرد بە وێنە کێشان، ئایا ئەمە حەز و ئارەزوی خۆت بوو؟ دەستان خۆش بێ لە ڕاستیە من لە مناڵیەوە هەر ئارزوی وێنە کێشانم هەبووە، هەمیشە حەزم لێ بووە ئەم کێشە، بەڵام ینی شتێکی بەسیتمە کێشا سەرەتا. دواتر کە مەشغوڵی خوێندن بووم کەمە لێی دابڕام، بەڵام ئەوە نەبوو واسی لێ بێنم. دوای ئەوەی کە خوێندنم تاو کرد دیسانەوە دەستم پێ کردەوە، بەڵام ئەو کات پێم خۆش بوو کە شتێک بکەم کە هەم سوودی هەبێ بۆ من، هەمیش من سوود بە خەڵکی بگێنم. ئەو پێیجەم دانا بەرداوام. خۆت ئەو بوارەشە نەخوێندە پێم وابێ؟ ئاکاتینی نەخوێندە. چ بەشێکە تاوا کردە خۆت؟ بەشی پەرستاریم تاوا کردووە 3 ساڵ پێش ئێستا. زۆر باش باشە هۆکار چیەکە بۆ منە لە کوردستاندا کاتێک ئەمە حەزمان خولیایەکمان هەیە جیاواز لەوە ئەتوانین لە بوارەکە بخوێنین. بۆچی هەستەکەی لە کوردستانە ناتوان ڕێگرنگی بەوە بترێ بە تایبەتی ئافرەتانی باڵاپۆش کەمتر ئەتوان لەم بوارە هونەریانەیە کار بکەن، لە کاتێکدا ئەتوانی چەندین تابلۆی جوانی سروشت و یعنی لە ماڵەکان ئەبی ڕازەینەوە دیزاینی بۆ بکەین کە ئەمە شتێکی زۆر جوان نایب دەرەچێت. بەڵێ ئەوەی ڕاستی یعنی کەوتۆتۆ هەمومانە بارودۆخە بینینەوەی کوردستان کەوتۆتۆ سەر کەسەکانیش. ئێستا من خۆم سەرەتا زۆر وێنەی مرۆڤمە کێشا، گەر پۆستەکانی سەرەتای ئینستاگرامەکەم ببینی زۆر وێنەی مرۆڤم کێشاوە. دواتر کە بینیم گوناح یعنی خەڵک زۆر پێمەڵێ بە تایبەت خێزانەکەم یانەوتم کە هەنێ لە فۆلۆوەرسەکانیشم ڤیدیۆی کورتیان بۆ ناتمەوە کە یانوت یعنی بەڵگەیان پێنیشانەیەم کە گوناحە. لەگەڵەوەشە یعنی حەزم نەکرد کارێک بکەم کە خوای گەورە پێی خۆش نییە و دەستکەوتەکەشی ڕستە نییە. ئەوە بوو بەس وێنەی سروشتمە کێشا، ئەگینا ڕاستە لە کوردستان هەرچەندێ جگەلەوە. زۆر باشە. خات و گۆنا ینی ئەوەی بەلای ئێمەوە گرنگیانی بەلای بینەرانی شۆ لەوانەیە گرنگ بێت. لە ئێستادا دەزانین کە لە هەرێمی کوردستاندا لەوانەیە دامەزراند وەکو پێویست نەبێت یاخود هەلی کار بۆ گەنجان نەبێت. ئەوەندەی ئاگادارن بەڕێستان خۆبەخشن لە نەخۆشخانەیە بووی کە خۆت پەرستاری تاوا کردووە. هاوشانی ئەوەی کە خۆبەخشیەکی وەکارێکی باشەکی بە خۆبەخشی کارێکی لە دامەزراوەیەکی وە کەرتێکی تەندروستی ئەم هەرێمەدا هاوشان توانیوتە لە ڕێگەی ئەم وێنە کێشان و نیگار کێشانەشەوە هەلێکی کار بۆ خۆ دروستکەی وە بتوانی ئەو وێنانی کە دەیکێشی دواتر لە ڕێگەی تەڵەبی خۆ لە ڕێگەی ئۆنلاینەوە بە ئەو کەسانی بفرۆشی کە حەزیان پێیە. ئەمە تا چەند گرنگە ینی تا چەند جێگەی بایەخە کاتێکە کەسێک ینی بێکار بیان کارێکی نەبێت بیر بکات و ینی پلانێکی بێت کە بتوانین بزانێ خۆی لە چیا دەدۆزێتەوە، خۆی لە چیا بزیرەکە لەو بوارەیە بتوانێت هەلێک کار بۆ خۆی بدۆزێتەوە. بەڵێ وەڵا کە بە ئەکادیمی بخوێنی بەشێک یعنی دوای ئەوەشدا بمەزریان ئیشێک دەستکەوی ئەوە شتێکی زۆر باشە، بەڵام لەگەڵ ئەوەشا کە خۆ وەزعەکە بینی ناتوانین لەگەڵی هەڵبکە یان پێ خۆشە لەو بواری خۆت کە حەسلێتی یان ئەو حەزی و خولیایی کە مناڵی هەتەتوانی لەو بوارەوە بەردەوامی پێبێ. من جگە لەوەی کە بە مناڵی هەر خولیای وێنە کێشانم هەبووە هەمیشە حەزم لێ بۆ یارمەتی خەڵک بم. ئەو پیشێشم بەس لە پەرستاریە بینیوە، یعنی پێم خۆش بۆ ئازاری کەسێک کەمکەمەوە وەکوە ئازاری جەستەی خۆم بێ. ئەو بوو پەرستاریم هەڵبژار لەگەڵەوەشا چونکە داوامەکەم هەر خۆبەخشیە زۆر لەگەڵی کارێکی بەڵێ زۆر ئاسوودەم لەگەڵ یعنی عزیەتم نایە کە لەگەڵ ئەوەشا کە داوامەکەم خۆبەخشیە من ئیشی کاکەم. زۆر باشە تا چەندێک لە کوردستاندا گرنگی دەدرێت بەم جۆرە بەهرانە بە تایبەتی وێنە کێشان و نیگارکێشی وەکو ئاماژەشە پێیا کە ڕەنگە بۆ تۆ سەخت بووبێت وەکو ئافرەتێکی باڵابۆش چەندین جار ڕەنگە ڕخنەوە لێگیرا بێتەوە لە کاتێکدا وەکو خۆت باست کە ڕەنگە کۆمەڵێک تابلۆ بکێشی کە تابلۆی جوانی سروش بێمانە هیچ کێشێکی تیایە نەبێ. تا چەندێک گرنگی دەدرێن بم بوارە لە کوردستاندا دەتوانرێ ئەم حەز و خولیایە کەسێک بیهێنێتە بوارەکە و بە ویستی خۆی کاری لەسەر بکاتاوەکە و پێشکەوتنێکی تیا ببینێ؟
بەڵێ لە سەرەتایە هەموو شت قورسە و ڕەخنە و زۆر لێگیرێ و تووشی شکستە بی گرنگەوەی تۆ هەوڵ بیت و مێدێکت بە خۆت هەبێ و بەخوای گەورەت هەبێ شتێکی ئاسایی ئەو ڕەخنانە لەگەڵەوە شاتوانی بەردەوام بی من ناڵێم گوێم لە خەڵکی نەگرت بەڵام شتێکی ئاساییە ڕەخنە و شت هەموو خەڵکەوەی تووشە بێت ئەکیدە هەمومان تووشمان بووە لەگەڵەوە شار بەردەوام بووم چونکە خێزانەکەم زۆر پشتگیر من و هاوڕێکانم هەمویان پشتگیر من لەبەرەوە بەردەوام بوو مەگینا ڕەخنامیشە ئەوێ خاتو گۆنا ئێوە ئاماژەت بەوە کرد کە لە منداڵیەوە ئەمە حەز و خولیاتان بوو یعنی هەر لە منداڵیەوە تۆ پەرت بەم توانەیەدا یاخود هەر بەردەوام بووی لەگەڵیا چونکە کۆمەڵی گوێنەی زۆ جوانی تایە کە وەگەوەی کەسێکی زۆ بە ئەزمون ئەم کاری کرد بێت ئێوە هەر لە منداڵیەوە تاوەکو ئێستا ئەواتە لێدانە بڕای بۆ من لە کاتی خوێندندا یاخۆرەوەی کە پەیمانگا بوو بێت لێ هەر بەرداوامی پێیاوەم پیشێت ڕاستیە وەکوتم سەرەتا حەزم لێ بوو ینی بەردەوامە بووم بەڵام لەگە خوێندنەکە ویستم ینی ئەو حەزەی مناڵیشم کەوتم یارمەتیدانی خەڵک لەو بوارەیە ینی زۆر کارم کرد بۆ یەکەمێ دابڕام لە وێنەکان لەگەڵ ئەوە شادواتر کە لە ماڵەوە بووم دیسان دەسم پێکردەوە ینی ئەوە بوو زۆر باشە من یانیان هەر کەسێک کە لە خوێندنگە بوو بێ بۆ خۆمان بەش خۆمان وێنەمان کێشاوە گەر لە دەرسی هونەری شاو بێ بەڵام هەمیشە بۆ قەڵەم و کەرستانی کە خۆمان پێمان بۆ ڕەنگێکی بۆ یەکی ئاسایی بوو بێ خۆ شتێکە برد بێتمان بۆ قوتابخانە لەگەڵ خۆمان بەڵام ئەگەر کەسێک بێ بە نیگاکێش بێگومان کۆمەڵی کەرەستەیە بێت تایبەت بەکار بهێنێ بۆ ئەوی کە کارەکەی سەرنجڕاکێشتر و نایابتر دەرجێ تا چەندێک توانیوتە ئەو کەرەستە تازانە بەکار بهێنی و ئەوەی کە وێنەیەکی جیاواز و باشتر و کوالەتێکی باشتر بە تۆ ببەخشێت بەڵێ لە ڕاستیە ناڵێم کوردستان شتی کەمیلەیە بەڵام لەو بابەتا تۆزێ مشکلم بۆ دروستە بێ بۆیە لە دەرەوە داوای ئەەکەم لە دەرەوەی کوردستان و عێراق تا ئەمە یعنی نامێ شتێ بێ بە فیڕۆ بچێ و ئەمێ کوالیتی شتەکان باش بێ مشتریەکانم لەم ڕاستی کاتە ڕۆڵی هەیە لە وێنە کێشانەکەی تۆیە ئەم کەرستانە کوالیتی شتەکان ئەوە زۆر ڕۆڵی هەیە ینی تۆ ئیش لەسەر ئەو شتە ئەبێ کوالیتیەکەی باش بێ کە دواتر تا چەند ساڵ بمێنێتەوە نابێ بۆ چەند ڕۆژێ بێت بەو شێوەیە بێ کوالیتیەکەی زۆر باش وێنانەی کە دەرەکەون لەسەر شاشش بۆ منە لەسەر چییە وەرەقەیە خودت شتێکی تایبەت بە وێنەیە ئەوەی ڕاستی یعنی بەپێی تەڵەبە گۆڕێ جاری وا هەیە پێمەڵێن بۆ نمونە بۆ میوانێکە بۆ ژووری دانیشتنە شتانە بێ لەسەر کانڤاس بیکەم ئەبێ لەسەر قماشێکی ئەستورە یەکێکیانم هێناوە هەر لەو جۆرەیە ئەبێ لەسەر قماشانە بیکەم بەڵام کتێب نیشانکەرەکان هەر پەڕەیەکی ئاساییە ئەیفۆڕە بەڵام بە هەژدیوی تۆزێ ئەستورترە لەوان ئەوەشە لە دەرەوە هێنی یاخود بەڵێ هەمویان لە دەرەوەێن زۆر باشە ئەتوانی هیچ ئەوانەمان پیشان بی کە جیاوازیەکانیان چیە چۆن ئەتوانین لە ڕسمەکان چاپەکاری بهێنیت بەڵێ ئەگەر بتوانیت ئەوەی ڕاستی ئەمەیان ئەو قماشە ئەیفۆڕە بوو کەوتم هەژدیوە وەرەقەیەکی ئاسایی یعنی بڵێ هەموو کەس دەتوانێت بیکێشە ئەبێ بە تایبەت ئەمە بهێنی چونکە ئەمە ڕەنگەڵەمژێ و ڕۆ ناچێت دواتر یعنی تێک ناچێت بۆ ماوەیەکی بەوریایی وێنی لەسەر کێشی وایە ئەبێ بەوریایی شەو بەڵێ بێ زۆر وریابی لەگەڵی دواتریش ئەو لەو خانەی کە من ئەیکێشەوە زیاتر بۆچی بەکارهێنواتێ ئەوە کتێب نیشانکەرەوەتە بۆ نمونە تۆ بۆ بینی قورئانی پیرۆزیان بۆ بینی کتێبێک کە توانی دایبنی بەڵێ ئەمەشیان ئەوەی کەوتم قماشی کانڤاسە بەڵام من لەسەر ئەمە بەجیا کڕیومە خۆی لەسەر لەوحەیەکە لەسەر تابلۆیەکە ئیتارەکەی تەختەیە ئەتوان بڵێ ئەویان بەپێی خواستی ئەو کەسەیە کە چی وێنەیەکێ چکە قەبارەکانیشی زۆر جیاوازە هیچ وێنەیەکی تێدا نییە خاتو گۆنا ئەم شتانە بۆ لێرە نین یاخود بۆچی کەمن ئەوەی ڕاستی لێرە هەیە بەڵام وەکوتم ناڵێم کوالیتیەکەی باش بەڵێ بەڵام ئەکید لێرە شەیە دڵنیام شتی باش هەیە لێرەش بەڵام پێم خۆشە لە دەرەوە دایوە شێوازی فرۆشتنی وێنەکانت چۆنیە چۆن کاری لەسەر دەکەی لە ڕاستیە هەر لە ئینستاگرامەکەم لە دایرێکت مەسچم بۆ ئەکەن ئەوانەی کە بیانەوێت ئەوانە شیکەیتر نزیکی خۆم بن جاری وا هەیە هەر لە شوێنی کاریان لە ماڵەوە حەزیان پێێتی داوام لەکەن زۆر باشە زیاتر حەزە لە وێنەکێشانی تابلۆیەکە حەزەکەی بۆ نمونە تەنها بابەتی سروشتی بە خۆت ئەوە تا هەنێک شت هەیە خۆت ئەگەر دیمەنێکی جوانە بینی دووبارەی بکەیتەوە چونکە وێنەکێشانیش بۆ خۆی چۆنڵی جۆرەك لە سروش مرۆڤ زۆر جار حەزەکە دیمەنێکی بینی یەکسەر بیکاتەوە یاخود کە شتێک سەرنجی ڕاکێشە تۆ زیاتر کە وێنەکێشی ئەتیما دەکەیتە سەر کامیان
من زۆر حەزم لە وێنەی سروشتە و لەگەڵیشیا زۆر خۆم ئەبینمەوەتیە چونکە وێنەیەکی هادە ئەو هەموو کەس پێی خۆشە لەگەڵ ئەوەشە یعنی حەزم لە وێنەی مرۆڤ کێشان بوو لەگەڵیشیا زۆر سەرکەوتوو بووم لە پۆستەکانی سەرەتا هەموویم پۆست کردووە بەڵام ئەو بوو وازم لێ ناگینا حەزم لە وێنەی مرۆڤی زۆر باشانی کە ئەچیتە سروشتەوە قەت ئەوها وێنەکان کەرەستەکان تەبی لەگەڵ خۆتا بوون ئەو دەفسەرە یاخود ئەو قەڵەم فڵچانەی کە بتەوێت لەوێ شتێک کێشی یاخود ئەو تا زیاتر دیمەنەکان لە چۆنەڵی لە ڕسمێکەوە کە خۆت ئەیبینی کێشیتەوە لە ڕاستیە یەک جار ئەوم تاقی کردەوە تۆزێ مشکلی بۆ دروستکردن شتەکانم پڕبوو بەڵێ ئەگینا ئەوە زۆر هەستێ خۆش ینی ببینی لە چوار دیوارانە بی لە سێر بێ ئاو ببینن لە زیهنی خۆتا وێنەیەک ئەکرێت دروست بکەیان ینی هەر وێنەیەک نەبێ بوون لە بەردەم تابێت و دووبارە بیکێشیتەوە دەکرێت لە زیهنی خۆتا بوو نەسروشتێک لە خەیاڵ تابێت و بیکێشی ئەمەش لەوانێ هەر چێژێکی تایبەتی هەبێت چکە ئەوەی کە خۆت ئەتەوێ ئەیکێشی لە ڕاستیە هەردوو جۆرەکەم کردووە جاریوە هەبوو ینی خۆم شت هاتووە بە مێشکمە ئەمەنە مەشغوڵ بووم جاری وایە لە کار بووم شتێک هاتووە بە مێشکمە بە سوازم لێ ناوەڕێک لەو کاتە کێشاومە بەڵام بە شتێکی ئاسایی کێشاوم جاری وایە بە خەلووس کێشاوم ینی حەزەکەی خۆم دانەبڕاندووە هەر لەگەڵی بەردەوام بووم لەگەڵەوەشا جاری وا هەبووە لە فەیسبووکیان ئینستاگرام شتێکم بەلاوە جوان بۆ سکرین کردو وێنەکە تۆ ئەبێت خۆت شتەکان ئامادەکەی بۆ وێنەی سروشتێک یا شتێکی دیکە یاخودەوە تا ئەو کەسانە تەڵەبی ئەکەن ئەڵێن بەم شێوازە تۆ شتەکان ئامادە ئەکرێت ینی بۆ ئەرزیام بکەیت و بڵایەکەی تۆ لە پیجەکە تاکە بڵێ من ئەم شتانم هەیە و کڕیارێکە گەرەوێ بیکرێت بەڵێ لە ڕاستیە زۆرە لە مشتریەکان پێماڵێن کە ینی خۆ حەز لە چیە ئەوە بکێشە و جاری واشێ هەر ئەوانەی کە پۆستم کردووە ئەوانە هەڵە بژێرن و جارێکی کەش لەوانەیە لە خۆیان وێنەیەکیان بەلاوە جوان بێ بۆم بنێرن بەڵام بیزە بتەوە بکێشە بەڵام زیاتر ئەڵێن لەسەر خواستی خۆ حەز لە چیەوە بکێشە ئەیانە دەست خۆم یەکێکی تر لە شتانی کە بۆ نیگارکێشی گرنگی پێدەدرێتکردنەوەی پێشنگایە مامەڵەکردن لەگەڵ کەسانی تر کە وێنە ئەکێشن و ڕەنگە وەرگرتنی ئەزمموی ئەو کەسانی تر بێ کە تا ڕادێک لە تۆ بە ئەزمونتر بن تا چەندێک پێشداریت کردووە لەم جۆرە پێشنگیانەیە خۆت ئەوەی کە قسەت لەگەڵ کەسێکی شارەزاترا کردوێ بۆی پەرە بەتوانەکانت بدەیت لە ڕێی نیگارکێشیەوە نیەتێ بێ پێشنگایەکی تایبەت بە خۆت بکەیتەوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا وەڵا ئەوەی ڕاستی بێ پێم وایە جارێ زووە چونکە من سەرەتای ئەم ساڵ دەستم بەم کارە کرد ینی بە ئەوەی کە پیجەکەم داناوە وەکوتم بەڵێ ئەگینا لە مناڵیەوە حەزم لێ بووە بەڵام بۆ پێشنگا پێم وایە جارێ زووە چونکە بێ حەزەکەی لە داهاتوە یاخود کاری لەسەرەکەی ئینشاءڵڵا خاتوگۆنە زیاتر سەرسایی بە چ نیگارکێشێت وە متابعی کێ ئەەکەی کە ئەوانی نیگارکێشن وە وێنەی جوانە کێشن وەڵا کەسێکی دیاریکراو نییە متابعی زۆر کەسەکەم جاری وایانی کورد نییە خەڵکی دەرەوەی وڵاتە بیانیە نازام هەر شتێ بیانی بەلامەوە جوان بێ متابعەکەم بەڵام زیاتر متابعی خۆمەکەم گونجاندن چیە لەگەڵ پیشەکە تاانی بۆنە لە هەردوو تەرەفە مرتاحی لەگەڵ یا چۆن گونجاندوتە کاتەکانە چۆن دابش کردو لەگەڵەوەی کە کارمەندیشی ئەوەی ڕاستی هیچ ناگونجێ لەگەڵ من جاری وایە زۆر عزیێتمەیە لەگەڵ ئەوە شاچونکە تا ئەو ڕادەیە حەزم لە وێنە کێشانە ینی نامەوێت لیدا ببڕێم هەمیشە مەجالێکە دۆزمەوە بخۆم ینی ئەو ئیشە بکەم زۆر باشە هەمیشە دەرووناسان ئەڵێن کە وێنەیەکێکە لەو شتانی کە ئەتوانین مرۆڤی لێو بخوێنیتەوە زۆر جار هونەرمەند یاخود ئەو کەسێک کە نیگار ئەکێشێ ڕەنگە ڕنگدانەوەی ناخی خۆی بە جۆرێک لە جۆرەکان ئایا ئەو وێنانەی کە بۆنە بە خولەی خۆت ئەیکێشی ئەمانە قەت بارودۆخی خۆت وای کردووە کە وێنەیەک کێشی وەکو یادگارێک بە خۆت ما بێتەوە ئیتر لە خۆشییا بێت لە ناخۆشییا بێت بەڵێ ئەوەی ڕاستی و زۆر ماوەتەوە وێنەی زۆرم هەیە ینی نەفرۆشت و وەردام ناوە لە لای خۆم چونکە تعبیر دائما تایبەتەکانن وایە مەبەستمەوەی تعبیر لە خۆمەکە ینی ئەو کاتە لە چ بارودۆخێکا بووم ئەوم کێشاوە ئەو ڕنگ و کەرەسەوانەش هەمی ینی تەنانەت ڕەنگەکانیش بۆ خۆی ڕەنگە جیازی هەیەگاتەوە لەسەر و بابەت ینی تۆ دەروونە چۆن بێ و کاتە چۆن بیر بکەیتەوە وێنەی ڕەش و سپیمان هەیە لەگەڵ ڕەنگا و ڕنگ تۆ هەردووکانە کێشی یاخود جیاواز من بەپێی ڕسمەکەیە بەڵێ واتە مەبەستەوەی بەس ئەو بەس بە قەڵەم ڕەساس ئەو جۆرانی کە تایبەتن بە وێنە کێشان هەشمانە ڕەش و عنی ڕەش و سپی دەرەچێت هەشمانە ڕەنگا زیاتر لە ڕسمی مرۆڤ ئەوە بکرێ بە قەڵەم ڕەسازەکرێت بڵێ منیش زیاتر لە ئەوانی کە مرۆڤ و سکێچ بوون ئەوانە زیاتر قەڵەم بەکارێنە بۆشتی بەسیتێ ئێسش بەکارێنە بە زۆر ئەوە نییە پێما بێت خۆشنووسیش هەیە ینی دەستی لەوەش هەیە بتوانانی بە جوانی چکە لە وێنەکانان دیار بوو کە نایەکانی خۆی گەورە نووسی بوو
لە داهاتوودا پلانی ترت چییە دەتەوێت چۆن ئەم پرۆژەیە یاخود بڵێم ئەم ئیشت گەورەتر بکەی ناتەوێت کەسانێکی دیکە بێن ناو پرۆژەکەتەوە گەورەتر ببێت بۆ هاوکارە بن بۆی کە زیاتر کاریگەرتر بێت وە لە سنوورێکی دیاریکراوی بڕۆ ناکەم لە سنوورێکی دیاریکراوی هەرێمی کوردستان نامێت تۆ لەوانێ لە تەڵەبەکانیش لە دەرەوە شوێنانی تریشەوە هەبێ پلانت چییە کە بتوانانی پرۆژەکە زیاتر گەورەتر بکەی لە ڕاستیە ئێستا وەکوتم چونکە شتەکانەوەی بچووکن تایبەت بە خۆمانی خۆم فریاکەم پێم وایە جارێک کەسم پێویست نییە بەڵام ئیشەڵڵا لە داهاتووە ئەگەر بتوانم ئیشەکەم گەورە بکەم بێگومان یعنی یارمەتی دەرێکمەوێت زۆر باشەوە کەسانی کوێرەکان سەبین لە تۆڕ کۆمەڵاتیەکان تا چەندێک بەجیبوون بە کارەکان ئایا بەدەم هاتنی ئەو کەسانە باشەوە ئەتوانن سوود وەک زین لە کوردستان تا ڕادەیە گرنگی زۆر بەم بابەتە نادرێت زۆر جار وێنەکانە گاتە دەست کڕیارەکان فیدباکیان چییە چی دەڵێن نامۆت بۆ بنێرنەوە بەڵێیان بۆ شتەکەیان لە ڕاستیە بەردەوامی من هەر ئەوەیە کە فیدباکی زۆر جوانم بۆیە و پێش ئەوەی کە من بە تەواتی دەست پێ بکەم یعنی هیوا هەبوو یەک وێنەی بینی بوو بەڵام زۆر معجیبی ئیشەکان بوو یعنی ئەوم زۆر پێخۆشە کە هەمویان زۆریان بەدڵە لە دایرێکت زۆر هێڵن کە بەردەوام بن خات و گۆنار بۆ نەگەر کڕیارێک شتەکانی بەدڵ بێ ئەمە سیلسیلەیە ڕوان یعنی تۆ لە ماڵێکا بۆ وێنەیەکی هەڵواسی و کەسە لەکوێ کڕیوتە چۆن کڕیوتە جوان بێت بێگومان کاریگەری دەبێت خات و گۆنای مەیچمان نەماوە گەر تۆ شتێکی ما بێت سپاس بۆ ئێوە دەستخۆشی مێ بۆتان بۆم بانگێشتا ئەرکتان کێشا سەرکەوتو بنەردووکتان زۆر سپاس زۆر سپاس بۆ خات و گۆنا لوقمان میگارکێش سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ ماهی وەسەقوتنەوە بۆ خوازی ئەزیزان ئێستاش دەچینە لای یەکێکی تر لە بابەتەکانی کە ئەمڕۆ لە پایان ڕۆژ بۆمان ئامادەکردوون ئەویش سەبارەت بە قورئان خوێنێکی دەنگخۆشە ئەویش مامۆستا پێشاو قادرە بابێکەوە گوێبیستی قورئانی پیرۆز بوو الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. وإذا مس الإنسان ضر دعا ربه منيبا إليه ثم إذا خوله نعمة منه نسي ما كان يدعو إليه من قبل وجعل لله أندادا ليضل عن سبيله. قل تمتع بكفرك قليلا إنك من أصحاب النار. أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. قل يا عبادي الذين آمنوا اتقوا ربكم للذين أحسنوا في هذه الدنيا حسنة وأرض الله واسعة إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. قل إن
مخلصا له الدين وأمرت لأن أكون أول المسلمين قل إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم قل الله أعبد مخلصا له ديني فاعبدوا ما شئتم من دونه قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة ألا ذلك هو الخسران المبين لهم من فوقهم ظلل من النار ومن تحتهم ظلل ذلك يخوف الله به عباده يا عباد فاتقون والذين اجتنبوا الطاغوت أن يعبدوها وأنابوا إلى الله لهم البشرى فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەرێمی کوردستاندا لەگەڵەوەی کە کەم و کورتێکی زۆر هەیە لە ڕێگەوبانەکاندا ساڵانە ئەم حکوومەتە بودجەیەکی زەبەلاحی لەبەردەستایەوە داهاتێکی باشی لەبەردەستایە بەڵام بەداخەوە ڕێەکانی هاتوچۆک و پێویستنیەوە چەندین ڕووداوی هاتوچۆ لە شەقامەکان و لە ڕێگاکاندا ڕوودەدات وەک بەشێکی زۆر لە ئەفسەرانی هاتوچۆ ئاماژەبەوە دەکەن کە بەشێکی زۆری ئەو ڕووداوانە پەیوەندی بە ڕێگاوبانەکانی هاتوچۆ هەیە و لەگەڵیشیدا باز لەوەش دەکەن کە بەشێکی زۆر لە شۆفێران پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نین وشیارێکی تاواتیان نییە لەبارەی هاتوچۆ و ڕێنمایەکانەوە بزانین تا چەند گرنگە ڕێنمایی هاتوچۆ هەموو شۆفێران هەموو لایەکمان جێبەجێ بکەین تاوەکو کەمترین ڕووداد لە نێوان شەقامەکاندا گفتوگۆ لەو بارەی دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز ئەنوەر شێخ محەممەد جێگری سەرۆکی کۆمەڵی سەلامەتی هاتوچۆ کاگەنۆریان زۆر بەخێر بێت سپاس بۆم دەرفەتە کاگەنۆر پێم خۆشە لەوە دەست پێ بکەین کۆمەڵی سەلامەتی هاتوچۆ چییە و کار و چالاکی ئێوە لە چی پێک دێت سەرتا سپاس بۆم دەرفەتە خۆ بەخێر بێت سەڵاو لە بینەرانی کەناڵە خۆشەویستەکەتان کۆمەڵی سەلامەتی هاتوچۆ لە ساڵی 2008 لەو کاتەدا کە هەستمان و مەترسیەکانی هاتوچۆ کرد لەسەر ئەرشی خۆمان گروپێک خەڵکی دڵسۆزی ئەم شارە بە خۆبەخشی ئەم کۆمەڵێ دامەزرا کۆمەڵەیەکی قازانجنەویستە ناحکومی ناحیزبیە قازانجنەویستە تەنیا بۆ سەلامەتی هاوڵەتان دامەزراوە ئەم کۆمەڵەیە هەستی بۆ مەترسیانە کردووە کە لە ڕێگەوپانەکانە هەیە لە ساڵی 2008 لەگەڵ بەرەو پێشچوونی ژمارە مێژوو هەڵچوونی ژمارەی دانیشتوان و قەڵباڵغی ڕێگەوپانەکان مەترسیەکە زیاتر بوو بەڵام بەداخەوە لە دوای 2013ەوە سەرڕای ئەوەی کە مەترسیەکان زیای کرد بودجە و تەمویلی ئەم ڕێکخراوانە کە بودجەیەکی زۆر ڕەمزی کەم بوو بڕە و ڕێکخراوەکان زۆربەی زۆران لە کار کەوتن و ئەم ڕێکخراوانە کاری جدیانە کرد و یارمەتیدەرێکی باش بوون هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ حکومەت بۆی ئاگدار بێ لە دۆخی هاتوچۆ و هەر ئەم ڕێکخراوانە شەڵستان بە وشارکردنەوەی
هاوڵاتیان و ڕێخستنی و وەرکشۆپ و سیمینار لەسەر مەترسیەکانی هاتوچۆ لەسەر وشارەکان لەسەر بابەتی گرنگتر لەوانە ڕێنمایەکانی هاتوچۆ و یاساکانی هاتوچۆ کە چۆن پراکتیزە بکرێ و خەڵک چۆن بتوانێت خۆی وەکو کارکتەرێک لە بواری هاتوچۆدا بتوانێت یارمەتیدەر و هاوکاری ڕێگەوبانەکان بێ سەر ڕای دۆخی خراپی ڕێگەوبانەکان سەر ڕای ئەو هەموو بودجێ هەیە کە لایەنە پەیوەنددارەکان بە هاتوچۆوە بە قەولی خۆیان کە بودجەیەکی زەبەلاح و داهاتێکی زۆریان هەیە کەمترین بودجەش تەرخانکرابێ بۆ ڕێگاوبانەکان کە ئەمێشێکە لە مەترسیەکان و خودی شۆفێر و هاوڵاتیانیش هەندێک جار پابند نەبوونیان ئەمانە هەمووی مەترسین بۆ ڕۆژی هاتوچۆ. زۆر باشە ئەم کۆمەڵی ئێوە لە ساڵی چەنەوە دەستی کردو بکات؟ ساڵی 2010 بە یاسای ژمارە 15 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی مۆڵەتمان وەرگرتووە تا ئێستا سەرباری ئەوەی کە لە 2013شەوە بێ لێرە باس لە مەقدوری ڕێکخراوەکان بکەین نەک تەنیا ڕێکخراوی خۆمان سەر ڕێڕاگررتنی بودجەکانمان ئێمە کەم تا زۆر لە ڕێی کەناڵەکانەوە لە ڕێی میدیاکانەوە لە ڕێی کەناڵی بینراوە بیسراوە بەردەوامین و شێرگیرانە هەوڵ دەدەین ئەگەر ساڵی بتوانین کەسێکیش لە ڕووداوی هاتوچۆ بژێڕینەوە یان کەسێک لە مردن یا لە برینداربوون بژێڕینەوە ئێمە خۆمان بە شادمانە زایین و هەمیش حەزەکەین خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین لە ڕێی ئەو کارە ڕێکخراوەیە. زۆر باشە ئەفو دانیێل ئایا گرنگی پێدراوە لایەنە پەیوەنددارەکان و هاوڵاتیان یاخود توانراوە ئەم کۆمەڵەیە بەڕاستی بناسرێنرێ بە هاوڵاتیان کە کۆمەڵێک هەیە لە خەمی هۆشیاری هاتوچۆیە بۆی هاوڵاتیان تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن؟ بەڵێ کۆمەڵی سەلامەتی هاتوچۆ یەکەم ڕێکخراوی هاتوچۆی لە کوردستانە بە ڕێکخراوی دایک ناسراوە. لە سەرتاسەری هەرێمی کوردستانە بە شاری کەرکوشی خۆشەویستیشەوە ئێمە کار و چالاشیمان تیا کردووە بە هەر دوو زمانی کوردی و عەرەبی برۆشێر و بڵاوکراوەمان هەیە بە زمانی کرمانجی کە پێڵین بادنانی لە دهۆک لەگەڵ بەڕێوەبەراتی هاتوچۆی دووهۆکە لەگەڵ بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێرە ئێمە کارمان کردووە و کار و چالاشەکانیشمان شایەت و گەواهی ئەو ڕاستیادەن کە ئێمە سەرتاسەری لە هەرێمی کوردستانە کارمان کردو و پەلیشمان هاویشتۆ بۆ دەرەوە هەرێمی کوردستانیش. لە کاتی وەرگرتنی مۆڵەتی شۆفێریدا ئێوە توانیوتانە هیچ ڕێنمایە بدەن بۆ شۆفێرانی کە بە سەرەتایانەوە دایانێ مۆڵەتی شۆفێری وەربگرن هاوشانی ئەوەی کە بۆ ئەفسەرانی هاتوچۆ لە نووسینگەکاندا سیمینار پێشکەشەکەن لەبارەی هاتوچۆ قسە دەکەن ئێوەژە لەو بارەوە سیمینارتان هەبووە بە تایبەت بۆ ئەو کەسانی کە بە تازەی دێنێ و شۆفێری وە دەبنە شۆفێر؟ ئێمە کاتێک کە کۆڕێکمان کردووە کاتێک کە سیمینارێکمان کردووە تەنیا لە یەک توێژە کارەکانمان پەنگی نەخواردوێتەوە بەڵکو پەیوەندی ڕاستەوخۆمان لەگەڵ بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی بەڕێوەبەراتی هاتوچۆی دوهۆک هەولێر سۆران کۆیە ئەوانە پەیوەندی دای بەردەواممان هەبووە وەکە کۆڕ و سیمیناریشمان کردووە بە گشتی بۆ هەموو توێژەکانمان کردو بە تایبەتی بۆ ئەو شۆفێرانی کە تازە مۆڵەت شۆفێری وەردەگرن و ڕێنمایەکانیشمان دائیمە لەگەڵ هەمانگیمان هەبوو لەگەڵ بەڕێوەبەراتی هاتوچۆ چۆن ئەوانە کاریان لەگەڵدا بکەین. ئێمە کاریگەری کەناڵەکانی ڕوودا و کارگەری ڕاگەاندن لەسەر ڕووداوی هاتوچۆ لە ساڵی 2010 مامۆستای بەڕێز و خۆشەویستمان دکتۆر کەریم شەریف قەرستانی لە هۆتێلی پەرێش سیمینارێکی بۆ کردین زۆربەی توێژەکان لە ئەندازیاران لە فەرمانبەران لە بەڵێندەران لەو سیمینارەیە ئامادە بوون بە هەردوو بە دیوەکەیدا بە دیوی هوشاری سەلامەتیش و یارمەتیدانی تەم توێژانی کە نخبەی هاوڵاتین چۆن بتوانین هاوکاری بکەین بتوانین یارمەتیدەری حکومەتی هەرێم و ڕێگاوبانەکان بین یارمەتی هاوڵاتیان بدەین و چۆن بتوانین کەناڵەکانی ڕاگەاندن کاریگەریان چییە لەسەر کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ کاتێک کە حەدەسێک ڕوو ئەدات چۆن بە خەڵکی بگێنن. کاگەنوەر کاتێک کە ڕووداوێکی هاتوچۆ ڕوو دەدات ئاماژت بەوە کرد کە ڕێگاوبانەکان دەزانین وەکو پێویستنین زۆربەی سەبەبەکان هۆکارەکانی دیکە چین بەدەل لە ڕێگاوبان ئەنی ساڵانە بەداخەوە چەندین کەس گیان دەدەستدات بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ ئەنی هۆکاری چیتر هەیە کە بێتە هۆی مردنی شۆفێران و هاوڵاتیان؟ سێ ڕەگەز لە هاتوچۆدا زۆر گرنگ بەڵێ کە بەشدارن یەک ڕێگەوبان دوو شۆفێر سێ کەشوهەوە لە هەمویان گرنگتر مرۆڤەکان
مرۆڤەکان هەڵەی مرۆڤەکان جاری وا هەیە کارەساتی گەورەی لێکوێتەوە و مرۆڤیش خۆت ئەزانی بە پێی تەمەنەکانیان لە ڕووی سایکۆلۆژیەوە گۆڕانکاری بەسەریەت گەنجێک کەمتر باکدارە بێباکە پیاوێکی بەتەمەن لەسەر خۆترە بۆیە بە پێی سایکۆلۆژیای مرۆڤەکان گۆڕانکاری لە مرۆڤەکانە دروست دەبێت و هەڵەی مرۆڤەکان هۆکارن لەگەڵ بوونی ڕێگەی خراپە لەگەڵ کەشوهاوی وڵاتەکەماندا زۆر کەس لە ئێمە کە ئۆتۆمبیل لێخورێت بیل لە کەشوهاوی نەهاوی نەکاتەوە نەزستان نەکاتەوە دۆختی شەقام لە زستانە چۆنە لە هاوی ناچۆنە کاریگەری کەشوهاوی گەرم بۆ سەر ئۆتۆمبیلەکەی چییە کەژگیری خلیسک و باران و تەڕی و خزی ڕێگەوانەکان چییە ئەمانە هەمووی بە هەمووی هەموو بەرسی هۆکارەکە ڕووداوی هاتوچۆ دروستەکەن بۆیە زانیاری پێدان بە هاوڵاتیان وشارکردنەوەیان لەسەر بەلاوە گرنگ بوو کێ ئەبێ ئەم وشیار و زانیارە بداتە شۆفێران و هاوڵاتیان من لە سەرای قسەکان مەشتێکم بە جەنابتانوت ئێمە هەموو یەکێک لە ئێمە بەبێ ئەوەی بە ئاگابیان بێ ئاگابی کارکتەرین لە بواری هاتوچۆدا مناڵێک تا گەورێک دووشت زۆر گرنگە یەک کاری هوشیارکردنەوە تەنیا بە لایەنێک ناکرێ بەداخەوە کە هەمومان ڕووی دەممان فۆکسمان خۆتە سەر بەڕێوەبەراتی هاتوچۆ کە بەڕێوەبەراتی هاتوچۆ ئەبوایە تەنیا کاری ڕێخستن و بەڕێکردنی کاری شۆفێران و خاوەن ماڵ ئۆتۆمبیلەکان بووە ئێستا هەموو ئەوان بوون بەسەری ڕمەکە و هەموو کارەکان من تۆ ڕاگەیاندنەکان قوتابخانە پەروەردە باشە تەندروستی ئەو قاپ مامۆستایانی ئاینی کاریگەری زۆر لەسەر کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی موسڵمانین لە کاتی وتنەوەی خوتبەی جومعەدا ئەتوانن بەکو ئەرشی موسڵمانێک پێی بڵێن ئەرکرد چیە لە کاتی پەڕینەوەیە بۆیە ئەگەر بێت و ئێمە لە سەرتاوە لە تەمەنی مناڵیەوە بتوانین لە خاڵی سفرەوە دەست پێ بکەین بۆ چەند مەرحەلەیەک دەگەین بۆی کە کۆمەلگایکی وشیارمان هەبێ بەڵام لە هەندێک شوێن دەکرێت بە نیوە ناوچە لە هەندێک شوێنەکرێت بە ناتەواوی بۆیە شتەکە گشتگیر نییە و کاری وشیاری کاری یەک کەس نییە کاری گروپین و دەستە جەمعە خۆزگە لایەنە پەیوەندیدارەکان لە هەموو سێکتەرەکان لیژنێکیان دروست کردایە یان گروپێکیان دروست کردایە کە لە خەمی هاتوچۆ بوونایە و شەریان بگەیەنە بە هەمومان و یاساکانی هاتوچۆ تۆڵتر بوونایە چەسپاوتر بوونایە بمانتوانێت هەمومان بە سەلامەتی بە دڵنیاییەوە بچنە سەر کارەکانمان و بگەڕێن و ماڵی خۆمان بەبێ ئەوەی هیچ دووتلێکی بۆ کەس چاوەڕێمان بکات زۆر باشە ئاستی هۆشیاری هاوڵاتیانی کوردستان لە چ ڕادێکدا دەبینی و ئایا تا چنێک هۆشیاری هاتوچۆ پشکی شێری هەیە لە ڕوودانی زیاتری ڕووداوەکانی هاتوچۆیە ئێمە کە باس لە وشیاری بکەین کەسێک کە بێوێت ممارەسەی شتێ بکات پێویستی بە کەشێکی ئارامە پێویستی بە مێشکێکی کراوەیە وڵاتی ئێمە بۆتە هۆی ئەوەی کە ڕێگەوبانەکان ئەوەنە جەمزاڵن ژیان ئەوەنە قورسە هەندێک کەس بەبەستی گەیشتن بە شوێنەکەیتی بیر لای وشیاری نییە بیری لای وشیاری نییە وشیاری هاتوچۆ کاتێکەکرێ گەشتێکی گونجاوی هەبێ تۆ ئەوەنە کەم و کوڕی هەیە لەوانەیە وشیاری هاتوچۆ بەلاو شتێکی لاوەچی بێت بەڵام بە پێچەوانەوە چەند پێویستە بە پێی داویستەکانی ڕۆژانتە ئەوش پێویستە بە وشیاریە بۆیە جارێک کەژێڵێمەوە حکومەتی هەرێم پەرلەمانی کوردستان پێویستی بە پلانی درێژخایەنە پێویستی بە بودجەی باشە پێویستی بە کاری جددیە چونکە ئەوان بەرپرسیارەتی ژیانی ئەم کۆمەلگایە هاوڵاتیانی ئەم کۆمەلگایە لە ئەستۆی ئەوانە بیرێکی جددیان بکردێتەوە بیان توانایە ژیان و گوزەران و ڕێگەوبانەکان بۆ هەومان فراهم بکەن تا بتوانین هاوڵاتیەکی باش بین پابند بین یاساکانی هاتوچۆ پابند بین بە ڕێبەرکردنی کاری ڕۆژانەی خۆمان و هاوڵاتیانی شۆ کاگەنوەر ئاماژەت بەوە کرد کە پابندی یاخود وشیاری گرنگە ینی سێکتەرێکی گرنگە لە کەمبوونی ڕووداوەکانی هاتوچۆ چۆن ئەم وشیاری لە ناخی تاک بە تاکمانان بچێنرێت ینی زۆر گەنج هەیە گوێ بۆشتانە نادا ینی بە تیژڕی لێ دەخوری بۆ شەقامانەدا بەڵام چی بکرێت کە هوشیارێکی تۆکمە هەبێت بۆ هەمومان و بۆ گەنجان بە تایبەتی تر کە پابند بن زیاتر ئێمە سەرەتاش باسی وشیاریمان کرد و سەرجار کرد باسیەکەینەوە گەنجێک حەزی هەیە وتمان لە ڕووی سایکۆلۆژیاوە تەمەن بە تەمەن گۆڕانکاری بەسەر بیرکردنەوە هەڵسوکەوتی هەموو مرۆڤێک دێت باشە لە چەندین بەرنامەی پێشووتر لەم کەناڵی جەنابتان لە کەناڵی کورسات لە کەناڵی زاگرۆس ئێمە قسەمان کردووە هەموو کەسێک لە ژیانیا پێویستی بەوە هەیە کە حەزەکانی جێبەجێ بکرێت بەڵام من بە گەنجێکە تازە پێگەشتووە لێم شەقامەکان جێی
جێبەجێکردنی حەزەکانی تۆ نییە بە حکومەتی هەرێمیش دەڵێم شوێنێکیان بۆ دەرخان بکەن بە حکومەتی هەرێمەڵین کاڵین بودجەیەک پرۆژەی درێژخایەن بۆ ئەوەی کە شوێنشان بنێ ئەوانەی کە حەزیان هەیە ئەو هیواتیان هەیە لە شوێنی تایبەتە نبن بەهۆی ماڵوێرانی بۆ خەڵکانی زۆر ڕاست کە خەڵکێک سەرقاڵی ژیانی خۆەتی خەڵکێک سەرقاڵی گەیشتن بە کاروباری خۆەتی پێشێک قاڵوێتی مناڵەکەی بەرێ بۆ دایانگە بۆ ئەوەی کە نەبن بەڕێگر ئەمە چارەسەرەکان پێویستی بە پلانە لە وڵاتانی شەوەیە داوە بە قسەکردن ناکرێت تا ئێوەرە با من قسە بکەم تا ئێوەرە تۆ بەرنامە پێشکەشەکەی ئەبێت کەسێک کە پەیوەندیدارە بم بابەتەوە ئەم شتانە پۆڵێن کات هەر کەسە بە کاروباری خۆی هەستێت و لە دنیاشە قەت تۆ دیتە یەکەچێک بێت دوو گۆڵی کە لەناو شەقامە بۆیە ئەوش یەکێکە لە جۆرەکانی هیوایەت هێشێکە لە حەزەکان با لە شوێنش تایبەتی هەبێت و ئەو شوێنەتر تەرخانەکرێت لەیان دەوڵەتەوە بەکرێ ئایان درێتێ بە سەعادیانترێ ئەمەیان کاریشکێ کاگەنۆر هەمیشە باست لەوە کرد کە بۆ نەتەمەنەکان کاریگەریان هەیە لەسەر ئاسی هۆشیاری واخت تەمەنێکی کەم تا ڕادێک کەمتر وەکو دەبینی لە گەنجاندا زۆرتر توش ڕووداوی هاتشۆ دەبن ئایا هەمیشە لێی لە ئافرەتان دەکرێت کە بۆ نمونە لە ڕێگەوبانەکانە باش نین ئایا توانین بڵین ڕەگەزەکانیش بخۆیان بە شێوازێکی جیاواز کە هۆشیاریان جیاوازایە خۆت ئەمە ڕاز نییە و تەنها ناومان خراپ ڕۆیشتەوە ئەترسم بێ بە خاڵێک لەسرم بەڵام من قسەی خۆمەکەم لە وتنی ڕاستی و لە حقیقەت ناگەڕێمەوە وایە تۆ ئەزمموی زیاترە لە کەسانی دیکە من خۆمە خودی خۆم زیاد لە 16 ساڵ وانەی ترافیکم بتۆتەوە و ئەوەندەی خوشکان و دایکانمان جۆڕایاڵ و پابەندی وانەکانم بوون هەندێک کەس لەوانەی کە دەرسم وە لە شەقامەکانیشە من ناڵم بەعام منش باسی شتێکی ئام ناکەم لەوانەیە هەندێک حاڵی دامەسخر ڕووبات بەڵام ئەوەنەی خوشکان و دایکان پابەندن بە لێ خوڕین و بە یاساکانی هاتوچەوە خۆزگە ئەوەش گەنجەکانمان فێربوونایە یان ئەوەش شۆفێرەکانی کە فێربوونایە من جارێک ڕستمەوە سەر مەسلەی سایکۆلۆژیا و باری دەرونی ئینسانەکان هەموو گەنجێک لە 18 ساڵیان ماڵ وەرەگرێ تا تەمەنی 30 ساڵیش هەرچی پسپۆری دنیا هەیە بڕۆ لەگەڵیان پرسە و لەگەڵیان دابنیشە پسپۆری دەرونیەکان تا 30 ساڵیش بڕیاری ڕاست نایت بڕیارەکانمان یا ناتەواوە یا نیم چە ناتەواوە لە دوای 30 ساڵیەوە تۆی بەخاوەن بڕیاری تەواو و کامڵانە هەڵسوکەوت دەکەی بۆیە ئەمانە هەمووی هۆکارن بەڵام بەسکردن بۆ پرسیارەکەی تۆ خوشکان لەبەر ئەوەی خەوان زیاتر پابەندە بن و زیاتر کەمتریش دوژ ڕووداوی هاتوچۆ بن ئەم قسێش بۆ ناکەم کە خوشکانتر بۆ خۆیان دەستی لێبەرن بە ئارزوی خۆیان نە بەڵام ئەمە حقیقەتێکە من وەکو مامۆستایەکی وانەی ترافیک ڕێبەرم وتۆتەوە و مامەڵە و بەرێکەوتنم لەگەڵ کوڕان و کچان و توێژەکانی ئەم لە کۆمەلگای هەبووە زیاترەوان پابەند دەبن زۆر باشە کاک ئەنوەر شۆفێرێک کە دێشێتە پشتی ئەو سوکانە و بێ لێخوڕێ مۆتۆمبیلە ڕێنمایەکان چی دەبێت لە سەرتاوە چی بکات و تاوە کۆچێتە سەر شەقامەکان و ئایا ڕێنمایی جیاوازە بۆ شەقامێکی خێراتر چۆنی ئەگەر لە سەرتاوە ماسکی دەبێت شۆفێر چی بکات من پرسیارەکەی تۆ وەڵامێم و بەڵام بە شێوەیەکە لە خزمەتای تۆ کاتێک گەڵەیە چۆتە سەر کوشتنی ئۆتۆمبیلدانشە لە پشتی سوکانەوە ئەی کاتێک کە تۆ پیادەیت ئەی کاتێک کە تۆ پاسکیل سواریت ئەی کاتێک کە تۆ ماتۆر سواریت هەمومان ڕۆڵی خۆمان هەیە هەمومان ڕۆڵی خۆمان هەیە بۆیە ئێمە ڕێنماییمان بۆ کەسانی کە ئۆتۆمبیل لێ دەخڕن لە ساڵی 2009 ئێمە دروشمێکمان بڵاو کردو سلێمانیە ئەڵێن درنگەیشتن باشە لە هەرگیز نەگەیشتن جەنابەت سەفەرەکەی وەلای من یەی وەلای من بۆ ئەوەی کە سەردانم بکەیت گەیشتن باشتر لە هەرگیز نەگەیشتن بۆیە مەبەستمان ئەوەیە بە خێرایی شەقامەکان بڕێت بۆی پێش وەخت تۆ موعیدێکی لەگە منە کاتی خۆت دابنێت یاسا هاتوچۆ شتێکیکە ئەڵێت ئەڵێ پێویستە لەسەر هەموو لێخوڕێک لێخوڕ ئەوانەی کە ئۆتۆمبیل لێخوڕن چاودێری هەموو ئەوانە بکە کە لە دەوروبەرین بۆ کاتێک کە تۆ ئۆتۆمبیل لێخوڕی لە پشتی سوکان و چاودێری من بکەیت منیش هەمان ئەرچی تۆم هەیە منیش چاودێری ئەوە کەم ئەوش چاودێریەوەکە کەواتە ڕێگەیەکی هاوسەنگمان دەسەکەوێت ئەوەی تاواکەری یەکتر پیادەیەک کێتە سەر شەقام پێویستەکە ناڕوابینی نەنە ئەم ئۆتۆمبیلە ئەڕوات
پێویستە کورتترین ڕێگە هەڵبژێرە بۆ پەڕینەوە شاخۆڵی نەڕوات لەسەر لا نەڕوات کاتێک ئەپەڕێتەوە ئەبێ بزانێت کە مافی ئەو لەسەر ئەو شوێنە تەنیا پەڕینەوە مافیەوە نییە کە ئەو لێ خاوکە و ئەوە نەکات بۆیە ئەرگ لەسەر پیادەیە ماتۆرسوار پێویستە بە هەموو کەرستە و کەلوپەرێکی ماتۆرسواری ئۆتۆمبیل لێ بخورێت پێویستە مۆڵەتی هەبێت پێویستە پاسکی سوار بە هەمان شێوە ئەمە ئەرچی کۆی کۆمەلگایە چونکە کۆمەلگا هەر هەمووی بەرپرسیارەتەیە لە بواری هاتوچۆدا ئەگەر پیادەی ئەگەر پاسکی سواری ئەگەر شۆفێری سەغڵەتکردنی ئۆتۆمبیلەکانی دەوروبەرێ کارێکی ناجوامێرانەیە پێویستە تۆ وەکو ئەو لەسەرخۆ و لە کاتی لێخورینە زۆربەی ڕووداوەکان کەمی ماوەی نێوان ئۆتۆمبیلەکانە بڕۆ حسابی ئەوە بکە کە کاتێک تۆ ئیستۆپ دەگریت کوتوپڕ ئەم سیارەیە عەسای سەحری پێ نەجی خوات چەقێت دەشێت هەنگ زار تووشی خزانە بۆی دۆخی شێقڕێ بۆیە ئەمانە کاری ئەوەیە کە ئێمە بورتر زیاتر جواب بگرین و ڕاگەیاندنەکان و لایەنە پەیوەندیدارەکان هەر هەمومان بتوانین زانیاری زانستیانە بگەێنین بە هاوڵاتیان و هاوڵاتیان خۆشیان تامەزروی ئەو زانستیانە بن لێ وەرگن نەک کاتێک کە ئەکەوێتە سەر ئەوەی ڕێنمایی چاچۆڵە دەست بە ڕادیۆکار بنێ بیگوژێنێتەوە. زۆر باشە کاگەنوەر بۆ ئێمە هەندێک جار وا تێگەیشتون لە هۆشیاری هاتوچۆ تەنها لە لێخوڕینی ئۆتۆمبیلەکەدا بێت بەڵام ئایا تا چەنە گرنگە پاراستنی مەرجەمەکانی سەلامەتی ینی بۆ نمونە من کاتێک پێشۆی بچمە سەر جادە پێشۆی ئۆتۆمبیلێک لێ بخڕم پێویستەکە ئەم سیارەم سەلامەت بێ پشکنینێکی بۆ بکەم و پێویستەکە ئەو بارودۆخی من گونجاو بێ بۆ لێخوڕین بۆی کە نەبمە هۆی ڕوودانی هاتوچۆیەک یاخود بارێکی نەخوازراو لەسەر جادەکان واتە بەگشتی ئێمە ئەو بیئێ بخۆمان بڕخسەین بەشێکی گونجاو دواتر بچین ئۆتۆمبیلێ بخڕین بۆ ئەوی کە مەرجەکانمان پاراستە بێ ئەمەش بخۆی بەشێکە لەو هوشیاری کەوا دەکات من لە ڕێگادا تووشی هاتوچۆ نەبم بۆ زیان بە هاوڵاتی تر نەگەێنم. خۆشبەختانە ئێستا هەموو ساڵێک پشکنێکی گشتێک لێ بۆ ئۆتۆمبیلەکان بەڕێوەبەرایەتی هاتوچۆستاوام ئەرکە و ئەرشێکی زۆر چاک و جێبەجێکردنی ئەم کارە ئەگەر خاوەن ئۆتۆمبیلەکان خۆیان لە پشکنەکان نەدزنەوە کارشی چاکە و منیش بۆ خۆم شۆفێر پێویست بۆیە مەسەلەن ژیان و مانی خۆم ئۆتۆمبیل کە تۆ پێتە چەند بۆ جێبەجێکردنی مەرامەکانتە ئەو نژێ بزانی کاردانەوەی سلبی هەیە بۆ ژیانی خۆت و خێزانەکەت کاتێک کە تۆ ئۆتۆمبیلێک لێ دەخوڕیت تووشی ڕووداوە بیت یا خۆت تووشی زیانەبی یا خێزانە یا هاوسەرە یا مناڵەکانە لەمانە ئەزیستری چییە بۆیە پێویستە بتوانین ئێمە هەمیشە چێکی ئۆتۆمبیلەکانمان بکەین و کاتێک کە ئەچین بۆ سەفەرێک کاتێک کە بە ئۆتۆمبیلەکەمان لە شوێنێکەوە ئەچین بۆ شوێنێک بە دڵنیایی بتوانین ئۆتۆمبیلەکانمان هەموو پارچەکانی دڵنیا بین لە کاتی لێخوڕینە بۆی بەهۆی شتێکی کەمەوە تووشی زیانشی یاری زۆر جاتانت کۆمەڵ ڕێگە هەیە دەزانی ئەم ئۆتۆمبیلی تۆ باش نییە بۆ ئەم ڕێگە ینی جاروە شۆفێر ئەمە ڕەچاو ناکات بۆیە دوجار کە تووشی ڕوودای هاتوچۆ بۆ ڕەنگە گلەیتر لە شوێنەکە بکە بەڵام ئەوەش خۆی ئەبێ ڕەچاوی بکە کە بۆ ئەم شێوازە لێخوڕینە بۆ ئەم شوێنە گونجاو نیە ئەم ئۆتۆمبیلی ئەم بۆ ئەم ڕێگایە نابێت ئەمەش بەخۆی گرنگە. من باسم لە هەڵەکانی مرۆڤ کرد هەڵەکانی مرۆڤ بیرکردنەوەکانێتی بۆ گەیشتن بە شوێنێک ئێستا من پێشتر وتم درەنگەیشتن باشە لە هەرگیز نەگەیشتن کاڵێن درەنگەیشتن باشە مەبەستمانەوەی تۆ دۆخی شقامە هەڵ بسەنگێنی کە شقامێک بزانم مەترسی زۆرتیە ڕێەکە هونەری نییە پێچاوپێکی زۆرە تاسە و هەڵەت و ڕەگلەی زۆرە ناکرێ وەکو شقامێکی کراوەی بەرچاو کراوەی توانای لێخوڕینی باشتر بێ ئۆتۆمبیلتیان لێ بخڕم ئەم هەڵانەیە هەڵەسەنگانی دۆخەکان تووشی هەڵەمانەکات و لەم هەڵەسەنگان نەشە بۆی کە چەند خولەشێک زۆر بگەنە شوێنی خۆمان ئێمە خۆمان تووشی ڕووداوی هاتوچۆکەین و ناگەین بە ئامانجی خۆمان. کاگەنوەر زۆربەی ڕووداوەکانی مردن لە ڕێگای نێوان شارەکانە یاخود ڕێگا خێراکانە ڕێنمایی چییە کە دووربین لە ڕووداوی مردن خوا نەخواستە خۆمان بینیان کەسانی کە بێت بچی بکەین بۆی کە دووربین لەو ڕووداوان بە تایبەت ڕووداوی زۆر ڕووداوێکی گەورەن بەڕاستی مردنی لێکرد جەوهەری و جوانە و من چاوەڕێم پرسیارە بۆم دەستی تۆ خۆش بێت خزمەتان ئێمە کاڵین ڕووداوەکان زۆرن ڕووداوەکان گرفتمان هەیە لە گەیشت لە هاتوچۆیە گرفتەکەمان ئەوەیە کە لایەنێک غایبە لە چەند شوێنێک کە شاوتمانە وەزارەتی گەیاندن خزمەتگوزاری گەیاندنی نێرە وڵاتی ئێمەدا
ئێمە گەیاندنی گشتیمان نییە تۆ سەفەرەکەی ئۆتۆمبیل تایبەتەکەی خۆت من سەفەرەکەم بۆ ئۆتۆمبیل تایبەتەکەی خۆم بەڵام ئەگەر بێت و گەیاندنی گشتیمان هەبووە شەمەندەفەرمان هەبووە تراممان هەبووە میترۆمان هەبووە پاسی گەورەمان هەبووە ئەم هەموو ئۆتۆمبیلە ڕبینی شارەکانی جەنجاڵ ناکرد لەگەڵ ئەوەشە ڕێگەی وشکانی تاکە ڕێگەیە لە وڵاتی ئەمەدا بۆ گواستنەوەی کەلوپەل و سوتەمەنی و ئاو و سەرنشین و کەرستەکانی بیناسازی و کشت و کاڵی و هەر هەمووی بۆیە لۆدێکی زۆر لەسەر شەقامەکانە و خەڵکێکی ماندوو ئۆتۆمبیل لێ خوڕێت کاتێکا شوێنی ڕێگای بار هەڵگرەکان جیاوێت لە هەموو وڵاتانەوە ئەمە خۆی زۆر هەر من پێ دەڵێم نەبوونی گەیاندنی گشتی ڕێەکانی جەنجاڵ کردووە تێکڵاوکردنی هەموو جۆرەکانی ئۆتۆمبیل خۆی کارەساتە لە هەموو دنیادا بەرهەمەکانی سوتەمەنی بە پای بەجۆزرێتەوە لە ئێمە بەلوەری لە هەموو دنیادا کشتتوکاڵ و بەروونی کشتتوکاڵ بە قتار و فارغۆین تایبەتی خۆی هەیە لای ئێمە بە تراکتۆر و بە لۆری و بە ئەوانە جۆزرێتەوە بۆیە ئەمە هەمووی بۆ بەلوت لە نێوان دەربەنی خان و سلێمانی لە نێوان ئەڵێن ڕێگەی مەرگ هەموو کوردستان ڕێگەی مەرگە وەرە لێرە بچۆ بە قەڵات زێ وەرە لێرە بچۆ بە کلار و کوفری ئەمە نەبوونی هۆکانی گەیاندنە بەڵام ئەگەر ڕۆژێکا لە جاتیۆی 200 قەمەرە ڕووکاتە کەرکووک و هەولێر دەپاز ڕووی تێکات بۆیە یەکێک لە گرفتەکان نەبوونی گەیاندنی گشتیە دەستە خۆش بەڕاستی کەم کەس درک بەمە بکاتیانی بزانێت کە هاوشانی ئەم هۆشیاری و سەلامەتیە وەزارەتێکی دیکەمانەیە دەتوانێت ئەم شتانە بکات بەڕاستی و زۆرش بینیمان لەم ماوەیە ژمارەی زۆر ئۆتۆمبیل هاتە کوردستانەوە ڕۆژانە دەبینین ئەم ژمارە زۆر ئۆتۆمبیلە ئەگەر بێت و ئێمە هەلێک ینی ژنگێکی وای بۆ نەڕەخسەین ڕێگەوبانەکانمان ئەوەندە باش نەبێ هاتنی ئەم ژمارە زۆری ئۆتۆمبیل و پێدانی مۆڵەت بەم هەموو کەسە بم پشێوی کێسە لە کۆمەلگایە هەیەەوە احتیماتکردنە سەر ئەوەی کە باسە کرد تەنها ئۆتۆمبیلە بچووکەکان و نەکتەن ئۆتۆبوس و پاس و ئەمانە کە بۆ خۆی گرنگ ئەمانش بەکار بێ بۆی ئەو لۆدی لەسەر شەقام هەیە تا ڕادێک ببێتە هۆکاری کەمکردنەوەی ڕووداوەکان لەگەڵ لەسەر قسەکانی پێشومان ئۆتۆمبیلی تایبەت مافی تاگە کەسە من ناتوانم مەسەلەن بە تۆ بڵێم ئۆتۆمبیلێک مەکڕە بەڵام ئەو ئۆتۆمبیلەیەت پێویستە بە مەرج و کوالیتی ئەم وڵاتی ئێمە بێت و ئۆتۆمبیلێک بێت کە هیچ کەم و کوڕێکی لە ڕووی تونگ و تۆڵی و لە ڕووی بەکارهێنانەوە نەبێت کاڵین ئۆتۆمبیلی تاکەس ئۆتۆمبیلی تاکەس بۆیە تۆ لە ڕۆژانی پشووە لە کاتی پشوودا ئەگەر مەبەستێک هەیە بچە شوێنێکی گەشتیاری مناڵەکان و کە سوکارەکە تێکی بیبی بەڵام ئێستا بەیانیان تۆ سەعات 8 و پێش 8 وەرە سەیری ئەو شوێنێک کە سلێمانی ئۆتۆمبیل داخلی ناوشارە بێ یان ئێواران کەوت کۆدانی دەرەچێت بۆیە هەمومان ئێمە وابەستەی ئۆتۆمبیل تایبەتەکانی خۆمانی کاڵم گشتی نییە لە ناوشاریشە نەپاس هەیە نە قتار هەیە نە میترۆ هەیە نەترام هەیە ئەمە هەمووی هۆکارن بۆ زۆربوونی ڕووداوی هاتوچۆ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەتوانین بڵێن وشیاری هاتوچۆ وشیاری تاکانی هاتوچۆ ڕۆڵی ڕاگەیاندنەکان ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان کاریگەری هەبێت لەسەر کەمکردنەوەی هاتوچۆ و بتوانین کۆمەلگایکی وشیار ئەویش بە مەرجێک ئەم جارش ئێڵێمەوە حکوومەتی هەرێم هەستێ بەکاری جددی هەستێ بەکاری خۆی بودجە پلانی درێژخایەن ئەمانە ئامادە بکات بۆ ئەوەی کە کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی شارستانی بێت کاڵم شارستانی بێت بچتە هەر وڵاتێکەوە بچتە هەر وڵاتێکەوە کە سەیری هاتوچۆی شارەکە ئەەکەی کە سەیری یاسا چەسپاوەکانی هاتوچۆەکەی ئەزانی ئەو وڵاتە شارستانێتی تا دەچ ئاستێکدا بۆیە پێ دەڵێ شۆفێرەکەم بەدڵە نا کەساتەکەم بەدڵە تا شۆفێرەکەن دەبینم من کەسایتۆم بەدڵ نییە بۆیە شۆفێری ڕنگدانەوەی کەساتی مرۆڤەکانە زۆر باشەکە گەن و زۆر جار کەسانێکگەن کە بۆنە هەلە کاتی وەرگرتنی مۆڵەتەکەیان شتێکیان لەسەر سابت کرای خو لەسەر فەرزکراوە کە بیکەن بوون بۆی کە بتوانێت زیاتر بە وشیاریەوە بە جوانتر شۆفێری بکایەکێک لەوانە بۆنە هەیە چای کزا بێت چایلکە بکاتە چای ئەمی زۆر لە شۆفێرانن ئەمار ناکەن یان تااقەتین یان حەزی لێ نییە زۆر جار کە ئەگاتە ڕووداوەکە درک بەوە کاکە ئەمە شتێکی بە جوای نەبینیوە ئێمە غەدر لە کەس نەکەین من بە جنابتم فەرمووتم زیاد لە 15 ساڵ مامۆستای ترافیک بووم بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کاتێک کە مۆڵ دەیا بێچێک ئەینێرە بۆ لەژنەی پشکنین ئێمە وەک کۆمەڵی سەلامەتی هاتوچۆ چەند جارێک
لەگەڵ ژنەکانی پسکین و تەندروستی بە تایبەتی سلێمانی کە زیاتر ئێمە جێگەی سەرژی کارکردمان سلێمانیە قسەمان لەگەڵ تەندروستیا کردووە وتمانە ئەو لیژنانە تونگ و تۆڵترکەن تەنیا با لەسەر چاونەوەستێت لەباری سایکولۆژیەوە لەباری جەستەییەوە هەموو لیژنەکان ئەو پزیشکە بەڕێزانی دانیشتوون پشکنی خۆیان بکەن لەبەر ئەوەی ئەم کەسە کە ئەبێ بەوە شۆفێر ژیانی مەترسیژ بۆ سەر ژیانی خەڵکیکە دروست نەکات بەڵام ئەمان بەڵێن چی بەڕێوەبەراتی هاتوو چۆی کات بەڕێوەبەراتی تەندروستی ئەیکات بەڵام تاشێک پێی نەنگە کە چاوی کزە چاویلکی لە چاوکات لە چاوکردنی چاویلکەکە دووری خاتەوە لە مەترسی بەڵام بەداخەوە ناڵێن هەمووی هەندێک کەس خۆی لەو ئەرکە ئەدزێتەوە خۆی لەو کارە بە دوورەگرێت بەڵام وەکو جەناب دەفەرمی کە تووشی ڕووداوی هاتوچۆ بێ ئەو وەختازانێ زیانەکەی چەندەوە بێ لەوەی کە زیانەکەی چییە خۆی بۆ بەهۆی زیانکەوتن لە خۆی زۆر سپاس کاکە نوورێمە دەرفەتمان نەماوە گەشتێکما بێت من جارێک کەش و ئەوە دەڵێم هەر هەمومان پێویست دەکات پابندی یاساکانی هاتوچۆ بین پابندی ڕاگررتنی ژینگە بین چونکە سەلامەتی هاتوچۆ سەلامەتی هەمووانە پاشی ژینگە تەندروستی هەمووانە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان جاریش کرد دەستان خۆش زۆر سپاس بۆ بەڕێز نور شێخ محەممەد جێگری سەرۆکی کۆمەڵی سەلامەتی هاتوچۆ سپاس بۆ ئامادەبوونێدانی ڕێنمایەکانت بەڵا زان و خۆشەویستان دەچینە لای بڕگەیەکی دیکەمان ویش پەیامنێرانمانە پەیامنێرمان ئەمجد وەردەگرین لە دهۆک بزانین دوایین زانیاریەکان چین لە دهۆک ئەمجد سڵاوی خوا لەبێت و دوایین زانیاری و چالاکی چییە لە شاری دهۆک بله صلوات خدا تو بیدارت کانال آسمانی پیام بن بله ام بجی نزدیکی هفته که نزدیکی هفتیه که یعنی بجن روش کشو هوای الدهو که تاراده که یعنی فنک بویا کشو هوا خوش بویا پلین گرمه تاراده که هاتینا خاره یعنی امشن بجی نزدیکی هفتیه که پلین گرمه هاتینا خاره و بجین روش باشتر بوده یعنی او گرما پیش مه که آن زدتر نمایه یعنی اتنوکه یعنی روش کشو هوای باشتره ولی بابت گرم یعنی بابت گرم هنه یعنی گلنده کو پلاک گرمه هاتی خاره و کی مگوتی ولی هر بابت گرم هنه شوان بابت آنجی بابت کشتنا فاروق میرزا و کچاوی 6 سالی آخینه کل باغی که قضا زاخو اداره سرباخوی زاخو نزدیکی بری 10 روز هم بجین هات بونه کشتن الباغی کی و تارمنوان هلوری هات بونه وشارتن یعنی اف کیسه هر مایه اف و کلین دو کیسه ده هر ماینه اف بابت که گرمینو کیه بجین هم البادینام گشتی جبرکو بجین اف کسی که مطرسیدار بوده یعنی برینو کجی کیس السرها بوینه یعنی تومت برینو کجی السرها بوینه یعنی الدیف یاسای با یعنی الدیف بریار دادگاه با پیتوی بو المها 4 یا افصاله بهت دست سر کردن یعنی پیتوی بود افصاله دا بهت دست سر کردن پیتوی بو بری 4 ماهان و کی من گویی یه دست سرکری با یه گرتی باله اجبار کنه هاتی دست سر کردن تا آن کادیج انجام دایم با کی من گویی کیسن زدت کیسن پتر سروی کسی ها بوینه اکشوان کیسا کو بردام دادگاه رینشتن دادگاه سرپر بچه به سروشین بونا دو کچان بویا یعنی دو کچ ناوی رهف یا 18 سالی و اینا 11 سالی کو پنابرین روشاوای کردستان نه و الزاخو آکنجی بون کامیرین چاودری دا دیار بیت کل گلوی تومدباری کیسا فاروقی گلوی توانباری سیار بوینه سیار ترومبیل بوینه و پشتینگه برف جهه که ندیار و چونه کو بیتن او هر او باغچه بیت هر او مزرعه بیت یا کو توانا فاروقی لی انجام دای وکی ما گویت یعنی اوه بری 2 سالان بو یعنی درستایل 25 11 2020 اف هر دو کیچن روشاوای آن پنابرن روشاوای کردستان به سروشین بوینه اف دو رینشتن دادگاه دیف زانیاریت من دو رینشتن دادگاه پرو چوینه و بریار ال 21 و مه
رینشنا دو ماهیه یا دادگاه سرکیسا رهف و ایناسه بهت انجام دان وکی ما گوتی تو مدبار سرکیه و کیسه کسک بویک و او کسه هر وکی ما گوتی توانبار بکشتنا فاروق و کچاوی لی وکی ما گوتی دادگاه دهو که دادگاه 28 ماهاچار یا افساله سه نویسار در کرینه یک بو ریوبریا گشتی ها پولیسن هرما کردستانه یک بو پولیسن دهو که یک بو پولیسن زاخو هر سه نویسارت ها دادگاه داخواست کرد بکو توانبار انتومدبار کیسا رهف و اینا سبیت دست سر کرن تا بجین رینش نادو ماهی دادگاه پریوت شد لی جه پرسیار اوکو حتانو که حتی انجام دانا تاوانا فاروقی جیو کچاوی نهاد بود دست سر کردن پشتی اف تاوانا دی انجام دای شنی که دست سر کردن یعنی وکی ما گوتی کیسن دیتل سر هبوینه گفا کشتن تومتا گفا کشتن افتوانا ها گفا کشتن سر هبویا برینو که یعنی گفا کشتن کریه دیسان کشتن کریه و گل هندجی تومتا به سروشین کرنا دو کچن پنابرن روشاوه کردستانه هاتیا تومت بار کردن و گل هندجی یعنی او روجاتی دست سر کردن دو که جی ڕوونکردنەوەی باشی لە سەریا چ شتێکی تر هەیە لە شاری گەر ئاماژەی پێ بدەیت جیاواز لەوە بله بجین یعنی وکی ما گویی اف بابت که گرم وکی او روجاتی دست سر کردن جی چک پیبو یعنی اول جه پرسیار چک دو جورن چکی پیبوینه و دیگر هنده هر توی روزش دا گفا کشتن الباب خواجی کریه یعنی اول خلق بجین رایا گشتی ها دو که بجیتن کسی که واسای مطرسیدار هلگیر چکی بید چوا بیرنگی یعنی بهت آزاد کردن و نهت گرتن و دمکی دا کو تومتبار بویم گل هندجی یعنی هم بجین دهو که هرچند وکی من گوتی ورز هاوینه و پلین گرمه یعنی خلق پیتویا خلقی زیبزی به نفت آسپین نلید گل هندجی نفت آسپید بازاری دا بلند بوید نو کدا برمیل که نفت آسپیل دهو که 270,000 دینارانه یعنی لترک سر 1200 دیناران داره یعنی بسیار خلقی اوه اگر نوکه نفت بیرنگی گرام بید روشت بهت آن بجین ورز زغستان ده بهای اکید ده گرانتر لهتن و ده بیت بارگیران یکادی تر بو خلقی ام بحثه که هره ببکن بجین ریوبریا گشتیا که هره با دهو که دست پنده کریه که اوان هیلین زده گاویه یعنی که هره به هم ناف سنتر باجره دو که ده هم الدورین دیتر ببریتن ریوبریا گشتیا که هره بید بجیتن ما چندین هیلین زدگاوی سر که هره بیل سر توران اجتماعی ما برینه لیدگل هندجی یعنی کهربا گشتی بیرنگی باش نبویه وزیر کهربا پیشتر کوهاد بو دهو که چوبو اداره سربخویا زاخو ما اف بسیاره جکر یعنی و گوتی اف پروژنی کوی ماست بجن سیم کارت یعنی سیم کارت کرنا کهربا یعنی سمارت میتر اف پروژه سمارت میتر بجن بوچی یعنی بیرنگی روشا کهربا باش نکریه وزیر کهربا گوتیه کو یعنی هر راست معنی ما امشاین کنترل سر زده گاوین کهربا بکنین لدگل هندجی بجدار بوین کهربا زده بوین یعنی روشا کهربا تاراده کی باشه لدگل هنده یعنی پیرنگی باش نبویه که او بانگشا وزارت و دامودزگهن کهربا بود کرد یعنی جه او جه بابتی همی حیوال دو که او کو کهربا مالیده پاره که زدت تهت یعنی مهابوری جی امپری کهربا دو که 19,000 روپیه کابو اوجی جه بارگیرانی و جه دلگیرانی که دو یعنی خلق بردام بجن ام کریات دو کهربا دین و گل هندجی کهربا کوپیت بینا گهتما اول بون زانیاری پارزگاه دو که گشتی و دو بادینم زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەمجد عوبەید لە دووهۆکەوە لەگەڵمان هەبوو سپاس بۆ زانیاریەکان بەڵێ ئەزیزان فیتێکمان هەیە سەبارەت بە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بەڵامەوەی کە جێی سەرنجە و زۆر سەرنجڕاکێشە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزە بە ئاماژە کە ئەمە لە ئەندونوسیایە بابێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بین.
دوبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە بەهێزکردنی برایەتی دەکەین لە نێوان مسلماناندا بزانین برایەتی چۆن بەرقەرار دەبێت لە نێوان مسلماناندا و برایەتێکی تۆکمە ئەگەر لە نێوان مسلماناندا بێت کۆمەلگا بەرەو چ ئاقارێک دەڕوات هەروەها باز لەوش دەکەین کە لە قورئانی پیرۆز و لە فرمودەکانی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم چۆن باز لە برایەتی کراوە و چۆن باز لە تۆکمەی برایەتی لە نێوان مسلماناندا کراوە گفتوگۆ دەکەین لەوبارەی لەگەڵ مامۆستا ئەیوب عەلی مامۆستای ئاینی مامۆستای گیان زۆر بەخێر بێ سپاس بۆم دەفرێتە خۆ بەخێر بێ مامۆستا مەبەست چیە لە برایەتی لە ئیسلامدا بسم الله الرحمن الرحيم سپاس بۆ جەنابتان سڵاو لە بینەرانی بەڕێز و عەزیز برایەتی لە ئیسلامدا واجبێکی شەرعیە جعلێکی خواییە خوای گەورە خۆی بڕیاری لەسەر داوە وەکو چۆن لە ڕووی نەسەب و ڕەچەڵەکەوە ئەو ئەکا بە برای ئەو ئەکا بە خوشکی ئەو پورزایەتی ئەو ئامۆزایەتی بەو شێوازە ئەهلی ئیمان کۆ ئەکاتەوە لە یەک بازنەدا ئەفەرمێ ئێوە برای یەکن وەکو خوای گەورە لە چەندین شوێنی قورئانە باسی لێوە ئەکا ئەگەر بە نمونە ئەو ئایەتە وەرگرین هەڵوێستەیەکی لەسەر بکەین کە خوای گەورە جەل جەلاله ئەفەرمێ إنما المؤمنون إخوة ئەم ئایەتە کە لە خزمەتیا ئەوەستی سەرت سوڕ ئەمێنێ کە بە چ تعبیرێک بەیان کراوە و چەند جەخت لە سەرکردنەوەی تایە بۆ دروستکردنی برایەتی لە نێوان بڕوادارانە لێرە ئینەما ئەوە ئینە بۆ تەئکید و جەختکردنەوەیە سەرەتای جملەکە کە ئەلمؤمنونە وەک ئەوترێ ڕستەیە کە بەناو دەستی پێکردووە دیسانەوە ئەوە بۆ جەخت لە سەرکردنەوەیە لە ڕووی بەلاغیەوە لە زمانی ڕەوانبێژیە ئەمە پێی ئەوترێ قەسڵی مەوسوف لەسەر سیفەت یعنی ئەگەر ئەم شتە هەیە حتمەن بەوەوە بەندە ئەگەر ئیمان هەیە ئەبێ ئوخوەتی لەگەڵ بێ ئینەما المؤمنون إخوة ئینەما خۆی بۆ کورت هەڵهێنان و قەتیسکردن و حەسربوونە یعنی برایەتی بڕواداران واجبێکی شەرعیە ئەگەر برایەتی نەبوو بڕوا ئیمان لە کزیدایە ئەگەر ئەو بەهێز بوو بەڵگەیە لەسەر بوونی ئیمان و هێزێکی قووەتی ئیمانی لە ناخی تاکەکانە مامسا هەمیشە ئەڵێن ئەوەندە مسلمان مافی بەستەر برا مسلمانەکەوێ هەیە کە دەبێت زۆر ڕەچاوی بارودۆخەکە بکەیواتە ئەگەر مسلمانێک خۆشی هەبوو لە خۆشەکانی بەشدار بی ئەگەر ناخۆشی هەبوو لە ناخۆشەکانی بەشدار بی لەگەڵی ئایا ئەمە توانیوانە ئەو مسلمانێتی ئەو برایەتی و جوانیە لەدا خۆمانە پارێزین وەکو ئومەتی مسلمان بێگومان ئەم بابەتە بابەتێکی ڕێژەیە و بەسراوە بە هێزی
ئیمان لە ناخی تاکەکەدا کەسەکەدا هەیە زۆر لە بیری جوان هێشتنەوەی ئەو ناخ و سپی هێشتنەوەی ئەو ناخەدایە جێگای ڕقوکینەیەک لە دڵیان ناهێڵێتەوە بەرامبەر بە براو خوشکە بڕوادارەکانی هەیبێ و ئەمە وای کردووە لە مامەڵەیە پێوەی دیارە بەشداری خۆشیەکانی خوشک و برا بڕوادارەکانیەکە بەشدارە لە ناخۆشیەکانە و بەڕاستی بە بەزەیە لە کاتی ناڕەحەتیەکانە و ئازاری ئەوان ئازاری ئەمە هەشە ئیمانی لاوازە بە بچووکترین شێت لە ڕێگەی دەمارگیری حیزبی لە ڕێگەی دەمارگیری جوگرافی لە ڕێگەی دەمارگیری نەتەوەیەوە جۆرێک لە خۆبایی بوون یا جۆرێک لە هەڵاواردن لە مامەڵەکانیان دروست ئەبێ بەرامبەر بە خوشک و برا کاتەگەر ئیمانمان بەهێز نەبێ ناتوانین ئەو برایەتە بپارێزین. ینی باوەڕتان بێ ئەوەی کە ئێمە لە قورئان و لە سونەتە ئەیبینین ئەمە عەلامەتێکی ڕۆشنە بۆ باوەڕی ئینسان. هەر کاتێ مرۆڤی بڕوادار نەیتوانی لەگەڵ برا و خوشکە بڕوادارەکان یا مامەڵەیەکی تەندروست بکە ئەوە لە ناخەوە نەخۆشی تێدایە. ئەوە بەڵگەیە لەسەر ئەوە خۆی ئەو ئینسانی گیرۆدەی غەرائزە دەرونی و نەخۆشیە دەرونیەکانی خۆیەتی. زۆر باش مامۆستا تا چەند گرنگە تاکی مسلمان لە مەفهومی برایەتی تێبگات ینی بە پێچوانەشەوە زۆر کەسێکن لەوانی ئەهلی مزگەوت بێ یاخود کەسێکی زۆر دیندار بێ بەڵام لەو جانبەدا لەو بەشەدا لەوانەیەکو پێویست نەبێت لەگەڵ برا مسلمانەکەی تەنان لەگەڵ دراوسێکی کە دراوسی خۆیەتی مامەڵەیەکی باشی نەبێت. ئەمە تا چەند گرنگە کە هاوشانیەوەی کە ئێمە عیبادەتێکی گەورە ئەنجام دەدەین دەچینە مزگەوت پابندەوین بە تەواوی ئەو شتانی کە خۆی بەڵات دەست لەسەری فەرز کردوین ینی ئەوەش بزانین کە وەکو خۆت سەرەتا ئاماژت پێکرد فەرزێکە کە ئەبێت ئەویش ئەنجام دین و برایەتی و تەبای لە نێوان مسلماناندا بێنینە دی. لە ڕاستیە ئێمە کاتێک کە دڵنیا بووین لەوە کە ئەمە ڕاستەوخۆ پەیوەندیەکی تان و پۆی لەگەڵ بڕوای ئینسانە هەیە و ئەمە هەڵسەنگێنەری بڕوای ئێمەیە ئەو کاتە ئێمە ئەبێ بچینەوە سەر سەرچاوی قورئان بزانین ئێمە چۆن پەسەندین چۆن لێمان وەرئەگیرێ چونکە ئەو عیبادەتەی کە ئەیکەین هاتوچۆی مزگەوت بێ خێر و خێرات بێ مەسەڵەن جوانکردنی سەر و سیمامان بێ ئیدعا و لاف و گەزاف بێ هەرچی ببێ بۆ ئێرە نییە لەگەڵ خوایەکە مامەڵەکەین کە ئەو ئاگاداری ناخی ئێمەیە و ئەبێ ئەو شتانەمان پەسەندی لای ئەو بن جا لای ئێمە ئەبنەجێکی دڵخۆشی بۆ ئێمە دەی لە قورئانی پیرۆزدا کە باسی بڕواداران ئەکرێ کە پەیوەندیان چۆنە یعنی هەستەکەی بەڕاستی ئەو لە کێوێکە لە چڵەپۆپەدایە ئێمە لە بناری کێوەکەداین زۆرمان ماوە بگەینە ئەوێ بۆ نمونە خوای پەروەردگار جەلە جەلالوه سەلەفیەکانمان بۆ باسەکە لە قورئانە ئەڵێ سەلەفیەکان کێن ئەوانە کێن شوێن کەوتووی ڕاستەقینەی پێغەمبەری خوان عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ محەممەد رەسوول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم واتە محەممەد ئەوە خوای پەروەردگار شایەتە محەممەد نێراوی خوایە صلى الله عليه وسلم ئەوانەی لەگەڵ ئەون ئەمە ناونیشانەکانیانە ناونیشانیان زۆرە دوان لەم ناونیشانە لە مامەڵەیانە لەگەڵ دەوروبەرە لەگەڵ بێباوەڕانە کە ئەوان ستەمیان لێکن و هێرش دەهێنە سەریان و مافیان پێشێلەکەن تونن سەربڵندن زۆر بەڕاستی مامەڵەیەکەکەن کە بەرگری لە مقدسات و لە دینداری و لە براو خوشکەکانیانەکەن لە نێوان خۆشیانە شوێن کەوتوەکانی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام ڕحەماء بەینەهم یعنی زۆر بەبەسەین زۆر میهرەبانن لەگەڵ یەکتریا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ هاتووە چۆن تەفسیری ئەم ئاەتەی کردووە ئەفەرمێ مەثل المؤمنین في توادهم وتراحمهم رحماء بينهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى ئەفەرمێ بڕواداران نمونەیان وەکو جەستەیەک وایە لە چیان نمونەیان وەکو جەستەوایە في توادهم لە یەکتر خۆشویستنە ئێمە کاتێک کە سەیرەکەین بەڕاستی ینی جەستەی مرۆڤ ئەندامەکانی زۆر پێکەوە هەماهنگن زۆر یەکتریان خۆشەوێ ینی ئەم بەیانیە جەنابەت ئەگەر ئەم دوو ئەندامەی جەستەی تۆ یارمەتی نەدایە ئەتوانی دەموچاو بشۆی ئەتوانی قژەکان و شانە بکەی
ئەتوانی چاکەتەکە و بکەیتە بەر ئەگەر قاچەکانە نەبووە یارمەتیان بدایتە بەچی ئاهاتی بۆ ئێرە چۆن ئێستا من ئەم دەستە ئەجوڵێنم چۆن ئەم زمانە یارمەتی مەدا ئەوەی لە ناخمایە دەری بڕم یعنی ئەم نمونەی پێغەمبەری خوا نمونەیەکە عەلەیهی سڵات وەسەلام زۆر زۆر ڕوونە کە بەڕاستی بڕواداران وەکو ئەندامەکانی جەستە مامەڵە لەگەڵ یەکا ئەکەن لە خۆشەویستیە مەسەلێکی جوان هەیە ئەڵێ دراوسەیەتی و هاوڕێیەتی و برایەتی ئەبێ وەکو دراوسەیەتی نێوان لوت و گوێ و چاو بێ کاتێک کە چاو کز ئەوێ ئیتر لوت و گوێ عینێکی بۆ هەڵەگرن بە بەردەوامی با تۆ ببینی با تۆ بتوانی ئەمە بۆچی چونکە دراوسەی یەکن چونکە هاوڕێی یەکن چونکە برای یەکن ئەبێ هەر کاتێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دوایی زۆرتر ڕاوەیەکە ئەفەرمێ ئەمە نمونەی خۆشەویستی ئەوانە وتەڕاحومهم ئەمە نمونەی بە بەزەیبوونی ئەوانە بەرامبەر بە یەکتری کە چەند بە بەزەین ئەم بەزەیە لە چیەوە کاتێک کە ئازار کە شتێکی دیار نییە شتێکی نادیارە ئازار لە جەستەدا پێیا ئەبێ بڵێ کوێیەشێ ئەڵێ دانم ئەڵێ ئادێ ئازارەکەم پیشان بە ئەڵێ بخوا ئازار کەس نایبینێ بەس ئەتوانم دانەکە و پیشان بم وانە کاتێک کە ئازارێکی نادیارە ینی شتەکە ژێر بەژێر ئازار گەیشتووە بەو کەچی ئەمان تەداعا لەه سائر الجەسەد هەمووی هاواری لێ هەڵەسێ بەرامبەر بەو بە ئازاری ئەو تەنیا ئەندامەی جەستە بسەهر ینی بە خەولە چاوتۆران و خەولە چاوزڕان و ڕۆژکردنەوە و حما گەرمداگیرسان و تاو ئەمانە یعنی ڕێک پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام ئەفەرمێ بڕوادارە ڕاستەقینەکان کە شوێن کەوتەی ڕاستەقینەی پێغەمبەرن محەممەد ڕەسوول الله والذینە معه لەگەڵ ئەوان کە من نمونەی هاوڵانەوە دواتریش گشتیە بۆ تەواوی ئومەت ئەفەرمێ ئاوان لە بینی یەکا بەو شێوازن خۆشەویستیان بۆ یەک وەکو ئوت ئەندامانی ئەو جەستەوایە بەزەیان بۆ یەکتر وەکو ئەندامانی ئەو جەستەوایە باشە مامۆستا هەمیشە ئێمە مسلمان ڕەنگە بمانەوێت چاکە بکەین باشە لەگەڵ برا مسلمانەکەمان باش بین ئەوەی لەسەرمان لە کاتی نەخۆشیە لەگەڵ یابین لە خۆشی و ناخۆشیەکانە بەسەری بکەینەوە بەڵام زۆر جار کەسی بەرامبەر وانیە بۆ ئێمە ئەمەوە ئەکا زۆر جار مسلمانێک بڵێ من بۆچی لەگەڵ سەردانی ئەم بکەم لە کاتێکە ئەو سەردانم ناکا من سەلام لەم بکەم ئەو سەلام لێ ناکا یاخود زۆرێک لەم شتانە ئەبیستینەوە ڕۆژانە ئەمە کاریگەریە کاتە سەر ئەوەی کە ئیماندار واز لەو چاکانە بێنێ واز لەو مافانە بێنێ کە بەسەر برا مسلمانەکەیەوە هەیە ئەمە ئەکرێت ئێمە لە خۆمانە پەیڕەوی بکەین لە بەرخوابوونمان لە بەرچاو بگرین وەک لەوەی کە کەسی بەرامبەرمانوانە بێ بۆمان قورئانی پیرۆز نمونەی کۆمەلگایەکمان بۆ دەخاتە پێشچاو کە ئەو کۆمەلگەیە ئەوەیە خوا ئەیەوێ یعنی تۆ کە ئەڵەی من بڕوادارم ئەبێ بڵێ دەی ئەم بڕوای من چۆن وەرەگیرێ خوا گریمانەیەکە خاتە بەرچاوی ئێمە کە ئەگەرێکە يعني أجري روداني هي أجري رنداني شي هي أفرمي برواداران يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه هركسك لأيو باش جذب بيته ولم إيماني لم ديني بتشت دروا بباب كسيكي ببروا أو أيوه هيج أرون فسوف يأتي الله بقوم خوا خلقي كي تري بروادار إهنه کە ئەم بڕوادارانە کۆمەڵشتیان هەیە ینی خوا کۆمەڵێک خەڵک دروست ئەکا ئەیکا بە ئیماندار ئەم ئیماندارانە ڕێک ئەوانن خوا ئەیوێن کامانن ها يحبهم ويحبونه ئەوان خوا ئەوانی خۆشەوێ ئەوانیش خوایان خۆشەوێ ها خۆشەویستی چەند گرنگە لە بڕوادا لە پێشە خوا حەقەکە ئەدا دوایی داوای واجبەکە لە پێشە خوا ئێمەی خۆشەوێ جل جەلالوه دوایی ئێمە خوامان خۆشەوێ يحبهم ويحبونه دوای ئەوە ئەمانەی کە خوا خۆشی ئەوێن و پەسەندینی کێن أذلة على المؤمنين أعزة على الكافرين ها يعني سرنج بدا يعني أمانة زليل برامبر برواداران زليل يعني نقريزيان لبينايا ئەمە بەڵگەینەکە زۆر گەورەترە ئەوانە کە ئێمە وتمان والذینە معه ئەوانەی لەگەڵ پێغەمبەرا بوون ئیتر بە ئیماندار ئەژمێرەی هەر تەنها ڕوحەما و بەینەهم لە بەینیانە ببێ نەگەیشتبنە ئاستی زەلیلیش بەڵام ئەمە مستەوای طموحە یعنی سەقفەکە ئەمەیە ئەبێ بەڕاستی تۆ گەیشتی ببرایەکی بڕواداری خۆت زەلیل ببی لە بەردەستیا زەلیل و زەبوون کێیە ئەو کەسەی خۆی بە ڕەنجبەر و
نۆکر و کەم ئەزانێ بەرامبەر بەو وە خۆی ئەخاتە بەردەستی ئەو کۆنتترۆڵی من لە دەستی تۆدایە تۆ هەر ئیشەکت هەیە لە خزمەتتام هەر قسەیەکت هەیە سەرسەر و سەرچاوم هەر چی تۆ ئەیڵی من قسم تیایە نییە ئەمە بەڕاستی کۆمەڵگە بە تەواوی ئەتوێتەوە بەسەریەکە تەلاحم ئەکا ئەو بڵێم لەمەیە کۆمەلگا چی دەسەکەیت ئەو دەستکەوتە گوران چی کۆمەلگا دەسێکە خۆی ینی هەدفی ئەم برایەتیە چییە هەدفی ئەم خۆشەویستیە چییە ئێمە لێرە ئەزانین بۆچی ئەژین بڕوادار خۆی ئەزانێ بۆچی ئەژین موسى عليه السلام داواکە خۆی پەروەردگار واجعل لي وزيرا من أهلي هارون أخي هارون كبراي منا بيك بپشتیوانی من ها اشتد به أزري بو أميا بو أوي پشتی پێ ببەستم پشتم بگرێ کەواتە برایەتی بۆ چییە ها بۆ ئەوەی پشتی یەکتر بگرین بۆ ئەوەی پاڵپشت بین بۆ ئەوەی هەمومان هاوکار بین بۆ ئەوەی دەست بدەین دەستنەوە دەستی یەک بۆ ئەوەی ئەو مەشروعە بێتە دیگەشە بکاوە تەعاونوا على البر والتقوى بۆ ئەوەی تۆوی چاکە زیادەکەین بۆ ئەوەی بەدەم خەڵکەوە زیاتر بین بۆ ئەوەی نیشتمان باشتر بپارێزین بۆ ئەوەی زمان باشتر بپارێزین بۆ ئەوەی پەروەردەی مناڵەکانمان باشتر بکەین بۆ ئەوەی بەرامبەر بە تەحەدیات زۆرتر بوەستین بۆ ئەشتود بهی ئەزری وانە کەی ئەم پشتی یەکترگرتنە بۆچی بۆ تواندنەوەی بەرامبەر بۆ پاکتاوکردنی ئەوان بۆ وێرانکردنی وڵات بۆ شەلم کوێرم ناپارێزم نا کەی نەذکوڕەکە کەثیرە ها بۆ ئەوەی زیاتر ئێمە تۆمان لەبیر بێ لێرە وا بژین کە تۆ پێی رازیت پێ ببوێرین لە پێشێلکردنی مێرولێک ئێمە ینی وڵات بەرەو شارستانیەتی گەورەکان بەرینەوە ئەمەژە بێتە سەبەبێ بۆی کە کەسانی دیکە ڕوو لە ئیسلام کەن ینی ئیسلامیان لا جوان بێ ئیسلامیان لا خۆشەویست بێت کە بەم شێوازی ئاماژەت ئاماژە قورئانیەکان وێنەی عەجایبمان پیشانەدەن بێنی ئەگەر بێترس بێڵێم لە خزمەتتانە مسلمانان بێ ئاگان لە قورئان كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا هدفي مسلمانتي وبرايتي وخلقو كردنو وريخستن وحزب زياد كردن وجماور هنان بو أمية يعني إما أمانة أما بكين كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا بو أويا يعني نافر من إخوايا بو أوي من أو فرعوني أمنيري ها أم فرعوني من أمنيري لوتي بشكين موري سواي بكمو بيخم زندانة أو أخوا خوي أزاني بس أم وكو آمان شهر أتشوى الله أرسل معي بني إسرائيل الله أو خلق توسا وبانا توسيتوا يعني مسلمان أم مهمي بي برنامي بي أيوه خلقنا توسيتوا أيوه خلق للزليلي للدعماوي ولجردستي والزبوني الرزقار بكا همو أو آمان جاني لجهادا هي بو أمية ما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين بۆچی لە پێناوی خوادا ناجنگن و لە پێناوی ژێردەستەکانە يعني هدفي جهاد هدفێکی ئینسانی گەورەیە بۆ ئەمەیە في سبيل الله ئێستا خۆیان ماڵێن قاتلوا الذين يقاتلونكم وانا فەرمێ يعني ئەوانەی کە شەڕ بە تۆ ئەفرۆشن تۆ شەڕ لەگەڵ ئەوانە ئەەکەی ئەگینە ئیسلام شەڕ فرۆش نییە يعني سیر بکە تەواوی جەنگەکانی پێغەمبەری ئازیز عليه الصلاة والسلام هەموو یا هەتوونەتە سەریان یا خەبەرەکەی بیستوە ئەیانەوە بێن ئەم دەست پێشخەریەکە یان شەڕی پێفشراوە شتێکی تر نابینی و ئەو هەموو شەڕانە ببینە نزیکەی 462 کەس کوژراون لە هەر هەموو کافر و مسلمان لە سەردەمی پێغەمبەری ئازیزە عليه الصلاة والسلام کە 220 ئەوەندەیان مسلمان و ئەوانی تر بێ باوەڕن يعني ناقنا حوصت كس ناقنا شخص أوان دكس بو تحقيقي كورت كراوة معناه أويا برايتي بو بشتي يكتر قرتنا بشتي يكتر قرتن بو قال لك ومو هجوم بردن بو أواني ترنا بو عودان كردنوي ولاد بو خوال بيربون بو تشاك زياد كردني توي تشاكا بو جوان کردنی بەها باڵەکان بۆ ژیانێک بە ئابڕوو کەرامەتی مرۆڤ شایستە بێ بۆ ئەوەی مەجال ببێ ئاور بدەینەوە بەلای ئاوەدانکردنەوەی زیاتری سەرزەوی بۆ عیبادەتی زیاتر بۆ هەڵکردنی چرای هیدایەت بۆ دەوروبەر بۆ ئەمەیە بەڕاستی یعنی برایەتی لەناو مسلمانانە بۆ چییە بۆ ئەمەیە المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا كاليدين تغسل إحداهما الأخرى يعني بۆ ئەوەی وەکو بەردێکی تری هەڵگرت بێت لە چینی دیوارەکە
بەو شێوازە بێ ئەو بلۆکە نەبێ ئەویتر ناتوانێت بوەستێ ئەویتر سەقفەکە لەسەر ئەوە نازانم گومەزیەکە لەسەر سەقفەکەیە چیەکە لەسەر ئەوێ بۆ ئەو محکەمکردنی یەکترە بۆ وەکو دوو دەسوایەکێکیان ئەوی تریان ئەشوە هەمووی بۆ چییە ئەمە ئامرازە هەمووی بۆ ئەوەی کە ئێمە بزانین زیاتر ئەو بەها باڵانە ئەو هەدەفە گەورانە ئەو ئەمانجە بەرزانە بێنین دی کە باس لە ئیسلاما دەوترێت ئەوەی کە من بۆ خۆم پێم خۆشە بێ بۆ بنم مسلمانەکەشم پێم خۆش بێ ئێمە تا چەندێک لەم ڕۆژەیە ئەمەمان پێڕەو کردووە ئەوە یەکێکە لەو فەرمودانەی کە من ناوێرم بیخوێنمەوە ئەوە یەکێکە لەو فەرمودانەی کە من زۆر خەجاڵەتیە کێشم لە خزمەتیا ئەوە یەکێکە لەو فەرمودانەی کە زۆر تێڕاماوم ئەوە یەکێکە لەو فەرمودانەی کە عەرەقی خەجاڵەتیم لە خزمەتیا زۆر دەرکردووە ئەم فەرمودەیەکی صحیح ئیمان بخاری و مسلم ڕیوایەتیەکەن لا يؤمن أحدكم أما لا يؤمن أحدكم ظاهري نصك وايا حتى يحب لأخيه ما يحب لنفسه أوي من بو خم بهم خوش بو براد دينيا كم بهم خوش به من چیم بو خم به خوشا همو رنجم بو خمه وانيا همو مندوبونم بۆ خۆمە لە خۆ پاراستن لە خۆ پاکخاوێن ڕاگرتن لە خۆ بە دوورگرتن لە ئافات لە گەشەدان بە خۆم لە زیادکردنی ماڵی خۆم دەی ئەبێ هەموو ئەمەی کە من لە ناخما هەیە چاکم بۆ خۆم دەبێ بەرژەوەندیەکانی خۆم دەپارێزم بۆ برا بڕوادارەکەم بۆ خوشکە بڕوادارەکەم وابم زانایان هاتوون ڕاڤەیان کردووە بەشێکیان ئەفەرمون لا یؤمنو لێرە ینی ئیمانەکە کامڵ نابێ ئەمە وەک بڵێ جۆرێک لە خاتری ئێمەیان گرتووە ئەگینا ظاهیری منطوقی فەرمودەکە چییە یعنی بڕواتان نییە بڕوای نییە کەسێک لە ئێوە ئەگەروانە بێ دێهات نەدی ئەمە قورسە بەڵام ئەمە دیارە وەک بڵێ ئەویش بە گوێرەی نیسبەتە و بە گوێرەی ئیمکانە و بە گوێرەی بۆلوانی ئەو شتانەیە کە ئێمە ئەمانوێت جاری وا هەیە من ئەمەوێ خانووەکەی تۆش وەکو خانووەکەی من بێ فریان ناکۆم وا بکەم بەس ئەتوانم هەوڵێ بدەم لە کرێچێتی تۆ ڕزگار بکەم کەمپینێک پێک بهێنین بانگەوازێک بۆ بکەین ڕێکخراوێ دروست بکەین پێم ناخۆشە ئەوانە بێنەوان ئەوانە بێ ماڵن ئەوانە بێ حاڵن ئەو قوتابی یارمەتی بدەین بخوێنێ ئەو چیە بکەین یعنی هەستەکەم مهمە لە ناخی مرۆڤی بڕوادارە دروست ببێ کە ئێمە بەرەولووتکە هەڵبکشین ئەمە مساگر براکەم شتێکی بەدەستێنا من پێم ناخۆش نەبێ ئەوش هەر بۆ خۆی هەر باشە ئەوە باش نییە ئەوە زۆر لای خواروی خوارەوەیە یعنی ئەو مرۆڤە نەخۆشە ئەگەر تووشی ئەم حەسەد و ئەو شتانە بوو بێ ئەوە تەئکل النار الحەطب ینی ئەم موسیبەتە ئەم نەخۆشیە وەکو ئاگری بە بڵێسە وایە وەکو چۆن ینی پوش و پەلاش ئەسووتێنێ هەڵی ئەلوشێ ئەم مرۆڤە بڕوادارە بەهۆی حەسادەتەوە وردەکردەوە چاکەکانی هەڵدەپڕوزێن لە ناو ئاگری بڵێسەداری نەخۆشی دەروونەکەی خۆی زۆر باش مامۆستا لە کۆتاییدا باشترین هەنگاوێک چییە کە ئێمە بۆی بنین بۆی بگین بە برایەتی لە نێوان مسلماناندا بێگومان برایەتی واجبە و وێناکەیشی بەو شێوازەیە کە ئێمە باسمان کرد و بە ئیدعانیە ئەوانە پەسەندن لە لای خواکەوان نەک ئەوەی من لە قورآنە باسی کرد بەڵێ لە قورآنە باسی کردووە نەک خۆم ئیدعای بکەم یا خۆم ناو بنێمە ئەوە یا چی بەوە نییە ئەمە یەک دوو فەهم بۆ ئەوە یەک یارمەتی دەرێکی زۆر باشە جوان لی تێ بگەین بچینەوە خزمەتی قورآن هەڵوێستە بکەین لە خزمەتی فەرمودەکانی قورآنی پیرۆز و پێغەمبەری ئازیزە عەلەیهی السڵات وەسەلام ئەمە یەک دوو سەردان و تەزاور زۆر مهمە ینی ئێمە بۆ ئەوەی شتە دەرونیەکان بشکێنین کۆسپە دەرونیەکان تەخت بکەین لەمپەرەکان نهێڵین سەردان بکەین تەزاور زۆر مهمە ئەمە ئەبێتە هۆی ئەوە خوا خۆشی بوێن أين المتزاورين فيا لقيامته خوا بانمانكا أين المتحابون فيا فرمى بعزتي وجلالي اليوم أظلهم في ظلي يوم لا ظل إلا ظلي أمر أن خيمة جرسي بري عرشي خومة ولا ميداني محشرة فرمى التكريم يعني كم أم سردان زور مهمة پیغمبری خوا عليه الصلاة والسلام باسی پیاوێکمان بۆکە سەردانی برایەکی دینداری خۆی کردووە في قرية خوا فریشتەیە گەنێرێتە سەر ڕێگەکەی فریشتەیەک لە شێوەی بەنی ئادەما پێ فەرمێ ئەینە توریت بۆ کوێ ئەڕۆی أريد أخا لي في هذه القرية والله أبراكم لو شوێنایە لەو گوندایەتم سەردانێکی یەکەم ئەگەر قەریە بە معنای گوند بێ ئەگینا لە قورئانە بە معنای شارە اینجا فەرمێ دەی هیچ شتێک لە بینتانایە خزمایەتی قەرابەت مادە کەسابەت بەرژەوەندێڵێنە والله إلا أني أحبه في الله من هەر ئەوەندەیە خۆشمەوێ لەبەر خوا و سەردانیەکەم بزانە
ئەم پیاوە چی ئەڵێ ئەم پیاوە کە خۆی فریشتەیە لە شێوەی پیاوەکە ئەفەرمە ئینی ڕەسوول الله ئیلەیک من خوا ناردومی بۆ لای تۆ ها تا پێت بڵێم ئەحەبەک الله الذي ئەحبەبتەه فیه خوا خۆشی ئەوەی کە تۆ ئەو کەسەت خۆشەوێ لەبەر خوا یعنی ئێمە یەکترمان خۆش بوێ خۆشەویستی خوامان دەستەکەوێ ئێمە بۆ ئەمای کۆشین کە تۆ بوویتە خۆشەویستی خوا چ گرفتێکی هەیە هێن جاری واغی حیزبێکی قوت کردووەتەوە وا ئەزانێ ئەگەر ئەوان تێک بشکێنێ بە قازانجی خۆیەتی بابە ئەم حیزبە بوو ئەوەی خوات لێ رازی بێ جیهادی لە پاڵاکەی وانە ئیسلامی لە پاڵا بڵاوەکەیتەوە باهەکانی لە پاڵا جوانەکەی دەی ئەگەر ئەمە ببە بەسەبەبی ئەوە خواخۆشینەوەی ئەمە چیت کرد ئەمە ئامراز نییە بۆ ئەوەی خواخۆشی بووی دەی دەست بخەرناو دەستی خوشک و براکانتەوە برا مسلمانەکانتەوە لەگەڵ جەماعات و ئەتیاف و ڕوتەکانی ترا ببە بەبرا ئیتر تۆ ئەبیتە خۆشەویستی خوا ئەی مەگەر تۆ ئەوەت نەئەویست ئەیوانە أحبك الله الذي أحببته فيه هرواية أما دو يكتر أجر كسك تخوش ويس بيغمبر عليه الصلاة والسلام فرمي فليعلمه أنه يحبه يا فليخبره أنه يحبه بهردو روايتك عتو بيبلي خوش ما بيلي برخوا أما زور جرنجا صحابي أمان بيكتر أود هر براسي من بڵێم نازانم چی باوەڕت بێ زۆر زۆرم خۆشەوی هەر ئەمە وەگلەیەکە ڕئی تۆ نەزری تۆ بینشی تۆ بەرامبەر بە منە گۆڕێ یەکێتر لە شتەکانەوەیە دیاری بۆ یەکتر بردن پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرمێ تەهادوو تەحابوو هەدیە بە یەکتر بدەن ها خۆشەویستە من لەلای یەک باوەڕت دەبێ من هەدیەی وام دراوەتێ نازانم ڕۆژ بە ڕۆژە و کەسم لەلا خۆشەویستەکە هەدیەکە بای ئەوە نییە من زیاتر لەوم بۆ ئەو کردووە بەس نازانم ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چۆن دەرکی بەم حەقیقەتە کردووە ئەگەر پێغەمبەری خوا نییە یعنی بەڕاستی ئەمە زۆر وردە ئەمە ینی زانستی دەروونناسی لێی کۆڵیوەتەوە کە ئەم بابەتە بەم شێوازەیە بۆیە دیاری هێنانەوە بۆ مناڵەکانی خۆت بۆ خێزانەکەی خۆت بۆ کەسەکانت زۆر گرنگە سەلەف ئەگەر بچوونایە بە شوێنێکە بۆ سەفەرێک ئەگەر بەهاتێتەوە پارەیان نبووە شت بکڕن بەردی جوانیان هێنایەوە مناڵەکانیان ئەوت ئەم بەردەم بۆ تۆ دۆزیوەتەوە زۆر جوان بوو هەجار و باریاری پێەکەی بەمە لە لای خۆشەویستە بوو ئەمانە زۆر بابەتی گرنگن بەڕاستی مامۆستا دەرفەتمان نەما زۆر سپاس دەکەین سپاس بە مامۆستای وبالی مامۆستای ئاینی سپاس دەکەین کە لە پێیان ڕۆژەکەمان ئامادە بووی خی گەورە لێمان قبول کا ببینە ئەو کەسانەی کە بگەینە ئەو ئاستی کە قورئان لێمان داواکە لە برایەتی ئەڵخوا برایەتی لە نێوان مسلمانانە دروست کا بۆ شێوەی کە مەطلوبە ئامین ئینشاءڵڵا بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پیاین ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە تەواوی بڕگوباوەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێری خواتان لەگەڵ